بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە سیانزەهەمین ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان لە بەرنامەی گوڵستان و کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. ڕەمەزان بەرەو ناوەڕاست و وردە بەرەو کۆتاییەکان و شەوەکانی قەدرە ڕوات. نزیکە بینەوە لە شەوی بەدری گەورە. خۆی گەورە بیکاتە بەدر بۆ هەموو ماڵەکانمان و سەرمان خا بەسەر نەفسی ئەممارە بیسوءمانە و سەرفراز بین. کاکدانەگیان سڵاوی خوا لێبێت. سڵاو کاکشەژیان، باشی قوربان، حاڵە خاڵەتە نووسی وردە لە ئەوەی کە باوە ینی لە هەندێک لە مزگەوتەکان و زووش خۆمان لەسەری پەروەردەبووین وردە لە ئەلویدا نزیگەوانە. جەماوەسا ئەمڕۆ سیانزەی ئازارە، شەڕی بەدر بەڵێ لە هەفتەی ڕەمەزانە بووە، بەڵام لە ساڵی زاینیا ڕێک لە سیانزەی ئازارە بووە. ینی ئەگەر بە ساڵی زاینی باسکەین ئەمڕۆ ساڵڕۆژی جەنگی بەدرە، غەزای بەدرە، بەڵام زیاتر مسلمانان هەر لە هەفتەی ڕەمەزانە ئەو یادەکەنەوە، بەڵام بە ساڵی زاینی ئەو بە کۆچیەکە بە زاینی ئەمڕۆ سیانزەی کۆچی ساڵڕۆژی جەنگی بەدرە. وازانم 24ریش ڕۆژی وەفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە زاینی ڕاستە فەرمووی. دووبارە سڵاوی خواتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی گوڵستان، خۆشحاڵین خی پروردگار. ئەم ڕۆژ لە ڕۆژێکی نوێ و لە ئەڵلقەیەکی نوێ و لە ئێوارەیەکی نوێی مانگی پڕخێر و پڕفەر و پڕبەرەکەتی مانگی ڕەمەزاندا خی پروردگار دەرفەتی پێبەخشینەوە بینە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست. خوازیارین نوێژ و ڕۆژ و تاعات و عیبادەتەکانمان خی پروردگار بە باشترین شێواز لێمانی قوبوڵ بفەرمێت. هەروەها یەکێک بین لەو بەندانەی کە لە کۆتایی مانگی ڕەمەزانە ئینشاءالله وەکو ئەڵێ گردنمان ڕزگاری بوو بێ لە ئاگر و یەکێ بین لەو عەبدانەی کە خی پروردگار لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لێمان خۆشە بێ. خوازیارین هەموو لایەک بە دوور بن لە دەرد و بەڵای ئەرز و ئاسمان، هیچ کەسێک هەواڵی ناخۆشی ئازیزی نەبیستێت بە تەندروستێکی باشەوە ئەم چەند ڕۆژ و چەند شەوی کە ماوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان بەڕێی بکەین. خۆشەویستان، من بڕگە و بابەتەکانی ئەمڕۆ ئەناسێنم، دواتر ئەو بابەتەی جەناوی مامۆستا ئامادەی کردوچینە خزمەتی و هەروەها لەگەڵ شێفتیاریش قسە و باسێکەکەین. لە تەوەرەی یەکەماندا وەکو هەموو ڕۆژێک کە تەوەرەیەکی ئاینیە، بانخوازێک یان مامۆستایەکی بەڕێزی ئاینی بانگەکەی نەستۆدیۆ لەسەر بابەتێکی گرنگ قساکەین. ئەم ڕۆژ لەسەر سیلەی ڕەحم لەگەڵ مامۆستایەکی بەڕێزی ناوداری قسەخۆشی شاری سلێمانی قسە و گفتوگۆکەین، جارە ناوەکەی ناڵین نایناسێنین تاوەکو کاتژمێر 4:30 و بە خێراتن یەکەین بۆ ستودیۆ کاتە هەرە ماوڵم خەڵکی فلانە شوێنە. ئەمە لەسەر سیلەی ڕەحم بە وردی و بە درشتی دەردێڵێ هەم ورد هەم درشت قساکەین. لە تەوەری دووەماندا ئێمە لە بەرنامەی گوڵستان هەر ڕۆژە و لەگەڵ پیشەوەرێک کاسبێک قسەکەین کە بزانین مانگی پیرۆزی ڕەمەزان ڕۆژوو لە ئێستا و لە ساڵانی ڕابردووە ئەم پیشەوەرە چۆن بەڕێی کردووە، ئەزمموی چییە هەم لە پیشەکەی هەم لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزان. بێگومان کاکشێخ کاتێک ئینسان بە ڕۆژۆ بێ ئێستا نای یەک دوو ڕۆژە تۆزێک گەرمی کردووە، بەڵام سەرەتای ڕەمەزان نەک فێنێک ساردیش بوو. بەس ساڵانی تر دنیا گەرم بوو، لەوانەیە زیاتر ئینسان تینووی وایە برسی وایە ڕۆژیش درێژتر بوو، لەوانێت تەرکیزت بۆ و پیشەی خۆت نەمێنێ. بەڵام ئێمە هەوڵەدەین هەر جارێک لەگەڵ پیشەوەرێک ئەم ڕۆژ لەگەڵ بەرگدورێک قسە و باسەکەین لەگەڵ خەیاتێک بزانین ئەو لەگەڵ ڕەمەزانە و لەگەڵ پیشەکەی خۆیان چه ئەزمونێکی هەیە. بێگومان لە تەوەرەی کۆتایی و تەندروستی ئەم ڕۆژماندا باس لە زیانەکانی جگەرەکێشان و چۆنێتی وازهێنان یەکەین لە ڕەمەزاندا. بێگومان مانگی پیرۆزی ڕەمەزان دەرفەتێکی زۆر باشە بۆ ئەو کەسانی کە هەندێک خوو نەریتی خراپ یا هەندێک خواردنی خراپ هەیە ئەی خۆن، یان وەکو جگەرەکێشان بۆ نمونە ئەتوانن ئەوان نزیکی 14 ساعت مامۆستا شەفاتح بە ڕۆژون ئەم جگەرێ ناکێشن، ئەتوانن عەزم جەزمکەن شەویش نەیخۆن نەیکێشن باشە و دواتر ئەم مانگە بکەنە دەرفەتێک بۆ ئەوەی کە واز بهێنن لەم بەڕاستی بابەتە پیسە ناتەندروستە. بەڵێ ینی تۆ بە دەستی خۆت
ئاگرنی بە سەرۆت و سامانی خۆتەوە بەدەستی خۆت ئەم هەموو دووکەڵ و پیسی و ژاراخێتە سیەکانتەوە و بەدەستی خۆ لە ناو ماڵ و ناڵات دانیشتووی کاتێک تۆ فیشکی جگەرە و وایبتە دووکەڵەکەیەکەیتەوە ناو ئەو هۆدە و ئەو ماڵی کە لەگەڵ یانای ئەوان تاوانیان چێ فەقیرەوەنێ مامۆسا ئەم دووکەڵاکی بەسەری مناڵ و خێزان و ئەوانە لە هەموو کەسێکیش نزیکتر خێزانە ئێمە جاری وایە کە پیازە خۆین یان بابەتێکە خۆین دەممان بۆنی لێ دێوانە تۆزێک حەزەرەکەین بەڵام ئەو ئافرەتانی کە هاوسەرەکانیان جگەرە خۆرن بەڕاستی تەسەورەکەم ژیانێکی زۆر ناڕەحەتیانە بێت چکە بۆنی جگەرە و خەڵتەی جگەرە زۆر ناخۆش و پیسە ئەمە تێکڕای بابەتەکانی ئەم ڕۆمان بوو لێرەشەوە سڵاوێک لە شێف دیارەکەین شێف دیار سڵاوی خۆت لێبێ سڵای خوا لە ئێوە باشش حاڵە تەندروستی تۆ باشی ئەرە لە ڕەمەزانە تۆ زیاتر تینوو دەبێ یا برسی بەعام باسەکەم ئەم ڕەمەزانە نا وەڵی هەردووشی والله بەقووە خواردنەکە لێنێ بێت تامی بکەیت ناشنای تامی بکەیت لە حاڵەت هەیە ڕاستە ئێتە بە تۆ بێ بیخۆی الله ڕاست ئەمڕۆ چی وا حازر کردوین ئەمڕۆ سوپێکی قیمەمان هەیە بەڵێ و لەگەڵ زەڵاتەیەک بە بڕۆکلی بە سێو بڕۆکلی بە سێو بەڵێ هەرە دوو بابەت هەیە ئەو دوو بابەتەوە لەگەڵ برنجێکی خڕی دۆرفیسی لەتکەشمان تێکە لەتکەکەشی هەر دۆرفیسیە بەڵێ ئینشاءڵڵا ناکرا خڕنە بواە درێژ وایە چونکە پزیشکان بەسمەتێکە باشترە هەر دۆلفینسی وایە و بەس درێژ وایە هەیە وەڵی خۆ تێک مێ بەڵام زیاتر ئەوان باز لەواکەن بەسمەتیەکە باشترە وەک لە ڕاستە من هەر جاری بابەتێکیان ئاماداکی شانسی دکتۆرەکەم ڕۆ خڕەکەی بەرکەوت دەی باشە لە ساقی شەڵا لە درێژەی پرۆگرامەکە دێنەوەلات ئینشاءڵڵا دەست شاو خۆش مامۆستا ئەمڕۆ لە سیانزە هەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەو بابەتە ئیمانیانە ئەو بابەتانی کە هەندێک ڕۆژ لەسەر هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم قسە دەکرد یان شتێکی ئیمانی باسە کرد ئەمڕۆ چیت بۆ حازر کردوین کاکدانەگیان وڵات دوێنێ بەشێکی کەم لە باسی شێخ حەسەنی بەسریمان کرد هەر بە سەریعی بەسەریا بڕۆمەوە شێخ حەسەنی بەسری شێخ حەسەنی بەسری باوکی ناوی فەیروزە فارسە دایکی هەر فارسیە و باوکی دوایی ناوی ئەگۆڕێت زەیدی کوڕی حارسە ڕزا و ڕەحمەتی خوای لێبێت کاچێتە ماڵی ئەوان بە بەندەیی چکە لە عەمارە بوون عەماری ئێستا کە پێوە میسان و ئەوێ هەر مەنتقێکی فارسی بووە و دەسەڵاتی ساسانەکان لێوە بۆی کاتی خۆی بەڵێ کە شەڕ ڕوویاوە ئەوان گیرەوە بەڵام باوکی زۆر زیرەک بۆ زۆر پیاوێکی بەتوانە بووە لە ماڵی زەیدی کوڕی سابتە ڕزا و ڕەحمەتی خوای لێبێت ئەبن لوک و بەندە مامەڵی لەگەڵ ناکا زەید و ڕەفیقێک تاوای لێ ئازادیەکات خێزانەکەشی طبعا لەوێ ئەیهێن خێزانەکەی لای خێزانی پێغەمبەر صلی الله علیه و ئومو سەلەمە بێت دوای ئەنگەن بەیەک و اینجا ئازادیشانەکەن کە ئازادیانەکەن شێخ حەسەنی بەسری لەدایکە بێت مناڵێکی زۆر جوان هەر زۆر جوان بۆ ئەڵێ حەسەنی بەسری بن وەلای حەزرەتی عومەر ئەو ناوێنێ حەسەن یعنی چەند جوانە دایکی ناوی خەیریەیە باوکی ناوی مەیسەرە یان گۆڕێەوە مەیسەر بەم جۆرە ئەم حەسەنە جوانە لەدایکە بێت ئەم حەسەنە لە لای گەورە تابعینەکان و هەروەها لە لای دایکی مانداران حەزرەتی عایشە دەرسە خوێنێت لای عەبدوڵای کوڕی مەسعود لای عەبدوڵای کوڕی عەباس لای عەبدوڵای کوڕی عومەر لە خزمەت ئەم زاتە گەورانە پەروەردە بێت چە حەسەنی بەسری کارەساتێکی زۆر ترسناکە بینێت ئەویش تەمەنی 14 ساڵە شەیدکردنی ئیمامی عوسمانە ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێت کەوا بینێ زۆر دڵی چۆنەڵێ ئەتەوسێتەوە هەموو قورئانی لەبەرە فقهی لەبەرە و شارەزای حەدیثە شارەزای قورئانە زۆر عالمە بەڵام خەواریجەکانەوانی کە قورئان لە قوڕیان دەچوو بۆ خوارە ژمارەی زۆرە خەواریج قورئانیان لەبەر بووە ئەو هەموو حەدیثیان لەبەر بووە شێخ حەسەنی بەسری تووشی سەدمەیەکی قورسە بێت جامە دەرسێکی گەورەیە بۆ ئەمڕۆی ئێمە کاکدانا کاتێک کە ئەچنە سەر حەزرەتی عوسمان شەهیدیەکەن حەزرەتی عوسمان ئەفەرمێ ڕێم بن بەس بچم جومعە بکەم کاچێتە جومعە طبعاً خەواریجەکان چواردەوری مەدینەیان ناواتە سەحابە دەسەڵاتی نەبوو لەوێ و هەندێک تووشی فیتنە بۆ بەڕاستی لەو کارە ساتەیە لە ئەچێتە مزگەوت کە خوتبا خوێنێتەوە بۆ مسلمانان خەواریجیش لەبیایە ئەفەرمێ سەحابەکانی پێ فلانە کەس دایکی مانداران عائیشە گوێ لێمە توانەوان لەو دیون هەمووی ئەڵێ بەڵێ ئەی عوسمان ئەڵێ ئاویان لە من گرتوتەوە لە ماڵێکی خۆم ئاوم لا نییە بیخۆم منێک کە بیری ڕۆمیەم کڕی بۆ مسلمانان لە شاری مەدینەیە ئێوە شایەتیە دن کە منەوەم کردوڵەنەوە وەڵڵاهی شاهیدیە دین کە ئەوت کردووە بەڵام سەقمی ئەو نەبێت تەوسیعەی مزگەوتەکەی پێغەمبەرم کە سەڵاسەم ئەو هەموو لە ڕۆژی عوسرەیە لە ڕۆژی جەنگی گەورەی مؤتەیە کە گەورەترین سەروەت و سامانی خۆی لەناو ئەو
غەزایەدانا حەزرەتی عوسمان ئەمانە ئەخاتۆ پێشچوی مسلمانان ئەڵێ ئایا یعنی من خیانەتەکەم لە ئێوەکەوە بەو جۆرە والحاصل ئەچنە سەری لەو کاتەیە دەستی لەناو قورئانەکە کێشن بە دەستی ئەپەڕێن شەهیدیەکەن کێنەوانی کە شەهیدیەکەن هەموو قورئانیان لەبەرە بەعزێکیان بە حەدیث و بە ئاەت ئەیانەوێ عوسمان بگرن جا ئەمە حەسەنی بەسری کە ئەمە بینێت هەستەکە داعشڵێکی ئەڵێ کەواتە بەس زانینی حەدیث و ئاەت و کۆکردنەوەی و لەبەرکردنی و کێشانی بەتەنگەی خەڵکا و کافرکردن و فاسقکردن و مبتەدیعکردنی خەڵک ئەمە دین نییە بۆی دەرەکەوێت کە دینیە ئەگەڕێ ئەڵێ من چی بکەم ینی ئەکوێت وەزێکی زۆر خراپشە حەسەنی بەسری کەوێتە وەزعێکە سەیرەکە ئەڵێ باشە ئەگەر ئەمە سێری ئەمانە بکەی ئەمانە هەموو قورئانیان لەبەرە هەرچی سونەتێ جێبەجێەکەن لە کاتێکا ڕق دڕق خوێناوی تۆڵەسێن یەک زەڕە ڕەحمیان بەرامبەر مسلمان نییە هیچ عوسمان شەهیدەکەن ئەفەرمێ لەم کاتەیە بیرەکاتەوە ئەفەرمێ نا ئەبێ شتێکی تر هەبێ کە چارەسەریمە بکە ئەوەیە کە مسلمان نابێت دڵی ڕق بێ مسلمان ئەبێ بە دوای دڵنەرمەکان بە دوای مەسائلە ئیمانی قوڵەکان ئەبگەڕێ کە مەدرسەی شێخ حەسەنی بەسری دروستە بێ ئەو مەدرسەی کە تەزکیرەت المەوت و یادی مردن دروستەکە لە ناو هاوڵانە ئەفەرمێ وێنەی بەکارەهێنا کاکدانا وێنە چۆن ئەفەرمێ طبعاً ژیانەکەی زۆر دوور درێژە بەس لە بەر کاتمان نییە زوو لێ بینەوە لەوە چکە کاتی حەزرەتی عوسمان شەهیدە بێ حەزرەتی عەلی کۆچەکە ئاچێ بۆ کوفە حەزرەتی عومەر شەهیدە بێ سەحابەیەکی زۆر بەربڵاوە بن بە ئەو کارەساتە قورسەی کە خەواریج هێنایان بەسەر ئومەتی ئیسلامیە ئەوە ئەبینێت بێتاقەتە بێ لە مەدینە دایک و باوکیڵن بۆ نەشینەوە بۆ وڵاتەکەی خۆمان بۆ بەسرە ئەچنەوە بۆ بەسرە شێخ حەسەنی بەسریش لەگەڵان ئەکەوێتە ڕێ ئەچێتە بەسرە کاچێتە بەسرە وێنە بەکارەهێنێ بۆ داوەکەی ئەم داوە ئیمانی کە دەستی پێکردووە سێرکە خەڵک خولەفا بەتایبەتی ئەمەویەکان دەستیان ناوەتە دنیا خۆری و پارە و سەرۆت و سامان و اینجا بیر نەکردنەوە لە قیامەت و حەڵاڵ و خۆری زۆر کەم بۆ تۆ لەو ناو خەڵکە ئەم مەدرسەی مردن و مەدرسەی زینوکردنەوەی باسەکانی قیامەت لە ناو خەڵکە دروستەکە حتا فەرمێ بۆ نمونە کە ئەیویست سوڕە چۆن بەکارێنێ ئەویست باسی قیامەت بکە مەجموعەیە بەردی خسە دەستیەی و ئێوە تەمەنتان ئەم بەردانەیەوە 1 2 3 4 تا ئاخیری کەوتە خوارەوە تەواو بوو ئاوا هەموو جارە تەمسیلی بەکارەهێنا بۆ داوەکەی تا خەڵکێکی زۆر ئیسفایی لێکرد تەنانەت حەجاجە بێ بە والی بەسرە حەجاجی کوڕی یوسف سەقەفی ئەو پیاوە زاڵمە خوێناوی کە ئومەتی ئیسلامی یعنی لەناو مێژووی ئیسلامە مێژوویکی زۆر ناشرینە حەجاج بەڕاستی کە ئەچێتە ئەوێ طبعاً حتا ئەڵێ پێشەوەی بچێ خەتی بەکانی بەسرە لە ترسی کوشتن چکەنزانی حەجاجیان کوژێ هەر پێشەوەی بگاتەوێ دەستیان کرد بە مەدەحکردنی و اینجا کە چۆن ئەڵێ دوعا بۆکردن بۆ حەجاج و ئەمانە بەڵام حەسەنی بەسری بەعکسیەوانەوە هەر لە ناو خەڵکە ئەوتیەوە کابرایەکی زاڵمە ئاوایە کە هات یەکسەر حەسەنی بەسری لە بەرچاو بکە کێیە ئەمانە نردی بە شوێنە تی بابێت کە چوو کۆشکەکەی پیشاناوتی سێرە و کۆشکە گەورە دروستم کردو ئەمانە وتی جێ هێڵی زاڵمەکان قەت تا سەر لە شوێنەکانە بوون و کۆمەڵە قسەی زۆر ڕقیا بە تەنگەی حەجاجە کە حەجاج شێخ حەسەنی بەسری بینی هەر زۆری خۆشویست زۆر جوان بووە شێخ حەسەنی بەسری باڵا بەرزێکی سپی هەر زۆر جوان ئەفەرمێ کە زۆری خۆشویست لای خۆیان داینا وتی دێ باشە نەسیحەتم کە سوبحان الله خوای گەورە چۆن پاراستوتی ئەڵێ کۆمەڵی نەسیحەتی باشی کرد و وتی من پێویستم بە تۆ نییە ڕۆشتە دەرەوە شێخ حەسەنی بەسری ئەو پیاوە گەورە مەدرسەی زینوکردنەوە و حتا کاتێکیش کە لە دەستی حەجاج دەرەچێت و دوایی خلافەتە گەڕێتەوە بۆ عومەر کوڕ عەبدولعەزیز عومەر کوڕ عەبدولعەزیز یەکێک لەو کەسانەی کە ئیسفادەی لێ کردو بۆ خلافەتەکەی و هەروەها بۆ ئەوەی کە زینوکەرەوەی شەونێژ و عیبادەت و ئیمانیات و زینوکردنەوەی ڕۆحی دین بووە بە شێخ حەسەنی بەسری ئەسپێرێ بۆیە ئەو لە پشتی ئەو دەوڵەتە جوانەوە بوو کە 2 ساڵ و چەندێکی 2 ساڵ و نیوی خایەن بەڵام عومەر کوڕ عەبدولعەزیز یەکێک لەو پیاوانەی کە پشتیگر شێخ حەسەنی بەسری بۆ هەر بۆیە یەکێکە یا شێخ حەسەنی بەسری یەکی کتریانە فەرمێ وتی ئیستیشارەی پێکرد وتی کێ دانێن بۆ فلان وەزارەت وتی نە پیاوی دینی دابنێ نە پیاوی دنیایی پیاوی دینی دامێنێشکی سەری لێ تێکەیت کابرا خەریکی دینداری وخینی خۆی بێ با خەریکی داوە و مزگەوتەکەی خۆی بێ بالی تێک نەچێت پیاوی دنیاییش دامنێ چونکە پیاوی دنیایی زەمان نییە کە پارۆ سەر و سامانی خەڵک نەخوا وتی کێ دابنێ وتی خەڵکی عاقڵ و حەکیم دابنێ بگەڕبیان دۆسەرەوە ئیستیشارەی باشی حەسەنی بەسری کردو دەستخۆش طبعا ماوی بەڵام کات لەوە زیاتر دەرفەت نایە من هەر حەز ناکەم ناوی ئەو مامۆستایە بەڵام کە بۆ تەوەریەکەم بانگمان کردووە حەزەکەم هەم سوپرایزێک بێ بۆ بینەران جەنابێ پێشوازی لێکۆ لە دەرگاکەوە بیەنە با بزانین چیە زۆر باش نییە فەرموو ئیزن نایە خۆ کەعبڵاش بیڵێت
کاک عەوڵای کامێرەمان بەڵێ. نا ئەویش نایڵێ ئێمە نێڵین ئەو نایڵێ مامۆستاگیان فەرموو گردنیش مازای کردو لە تەلەفۆن کردو منیش تەلەفۆنم بۆ کردی بەس دوای زانیم لە خزمەتمان قوربانی گیان مامۆستا و شاری جعفەران فەرموو. یەخوا بەخێر بیت حاڵە بەخێر مامۆستاگیان فەرموو مامۆستاگیان خێر بێ یاخوا سەر چاو جنابی مامۆستا و شیاری عەرەبی بەخێر بێت بیرمانە کردی مامۆستاگیان بەخێر بێ حاڵە حواڵە الحەمدولله مامۆستا ئێوە باشە شکر مشکلی مامۆستا وشار لەوەیە من نازانم ئەوەی خۆم کە تەلەفۆنی بووەکەم إحراجە بی إحراج يعني ئەوەت ڕێز لێ ئەگرێ ئەوەندە بەو تەمەنەیە بۆ هەموو عیلم بۆ مەکانەتەوە ینی گەورە و بچووگلای ئەو ناخوال ڕێز لە هەموو یەگرێت من لە سەفەرێکە زۆری گەڕمەوە لە سەفەرێکە لە خزمەتی یەکێک لە هەرە سەفەرە خۆشەکانی ژیان و ئەو سەفەرە بکە سەفەری عەمرە نەوەڵا لە سەفەرێک بۆ تورکیا چوین لە خزم ماوەسایە بووین هەر زۆر خۆش بوو بەڕاستی هەر زۆر ینی ئیسفادی زۆر بێکرد ئەو سەوشار لە کێوە خوای پەروەردگار یعنی وەکو بڵێ ئەو فەزڵی پێبەخشیویت بە ڕۆژوە بی لە تەمەنی چەند ساڵیەوە بڕوام وایە ئەمەندە منداڵ بووم پیاوێکمان لا بوو کاک دانا حاجی محەمەدی نەما بەڕەحمەت ئەیوو ئەگەر ئەمە درۆ نەکا وازی لێ نێنێ قەزای ڕۆژوو نابێت ئەوە مناڵ بوو ئەرە وەڵا یعنی زۆر جاهل لە ئەو کاتە لقمە شتیانە لقمە جێڕەکەش وزی مزگەوتەوە زیمەگەمە زانگە زیرەوە قاتەوە دڵ پێ خۆش بوو ئابراکی حاجی تۆ مەچوو بەردەمە ڕیسپیانە مردومری ئەمە هابی جا تۆزێ کورتە باڵا بمەوە کاتە پسکۆلەوەی عیبە مەچوو بەردەمە ڕیسپیانەوە زۆرم پێ خۆش بوو لقمی مزگەوت خۆم تەوزیامەکە جافەران ئەرەوەڵە دا بۆی ئێسش پیانە لەمەڵم تخوامەچن بە گژە و ناوانە بە دڵیان مەشکێنن چکم خۆمان بە مناڵی زۆر دڵیان شکانی بە ئێمەش دڵی ئەوان نشکێنی ئەومەسە لە ڕەمەزانە بەعام من باسی ئێستا ناکەم کە وەرز خۆشە ڕۆژیش کورتە کە بە ڕۆژوە بیجار ڕەمەزان بێ یان گومانم نییە لەوەی ڕۆژ و سونەتەکانی جەنابەت پێبی زیاتر تێنووە بیا برسیە بیجاوە حەز ناکەم یەکسە بچێت ناو بابەتەکەەوە من تۆ لەگەڵ ژیانیش تاوردە وردەڕێن لە خزمەتام دانایجان ئەوەی ئەگەر ینی مەسلەی ئاوی تیانە بێ دوو ڕۆژ سێ ڕۆژدان نەخۆم بەکامانە بۆ خواردن زۆر باش بوو حتا برادێکی سۆمە خۆم تۆ مەلانی ئەموو بۆ ئەوان لەگەڵ خواردنا زۆر بینێن تۆ لەگەڵ خواردنا زۆر بینێنی ئاوەکە زیاتر ئاوەکە نەبێ سان دوازەما بە ڕۆژ بووم مشکلەمنی ماوەسا وشیار طبعا زۆر خۆشحاڵین بۆی کە ئێمە زیاترفێنە ڕابکەیانی من تەلەفۆنیان بۆ کردوون بە تایبەتی ئازیزان و خۆشەویستان بینەرانی ئەم بەرنامەیە بۆ دیاریان تو ماوەسا وشیار بۆ دیار نەهاتوو لەبەرەوە ینی بێخۆتمان مەکە ینی هەموو ساڵن ئەم شۆکە قسەم لەگەڵا کرد مامۆستا وتم ئەو بۆ دیاری لە پەیام ئەیش خۆی وتی وڵای خەریکە خۆشمە بێ بە پرسیار هەرچەنە لە عەمرەش بووم لێرە لە خزمەتانێ ماوەساکیان لە جافەران چەند ئەبن مناڵ بوویت گەنج بوویت دوایی گەورە بوویت پیاوانێکی زۆر ساڵ هەبینیوە لەو لادی خۆتان یا لە دەوروبەری خۆتان یەکێک لەوانە ژنای باوکە بوو باسێکی حاڵەتی ئیمانی ئەو پیاوانەمان بۆ بکە بەو نەخوێنەواریە چ ئیمانێکیان هەبووە چ دینداریەکیان هەبووە لە ڕەمەزانە لە غەیری ڕەمەزانە من یەک دوو هینی زۆر کە سەرنجی ڕاکێشامیەکە لەوانە کوڕێکی 18 ساڵی جوانی لە تەمەنی 18 ساڵیاتیا چووە کە خەبەریان داوەتێ ینی لەو کاتە سەری بەرز کردو باسمەوتێ نەک خوا نەخواستە فەرمێزکە لە چاوم کەوتە خوارەوە خوا لێم عاجز بێ باوکت ئەمە یەکی دوو دایکم بە ڕەحمەت بێ جەنازەی کوڕەکەی لێ بۆ ویستیان بیبن بۆ سلێمانی بۆ طب العادی و ئەمانە وتویتی توخوا جەنازەکەمە بنبان نوێژەکەی بەیانیم نەفۆتێ لەو ماڵی کاک مەحموود دەزێژم هەیە نوێژەکەمەکەم و بۆی لەگەڵ جەنازەکە بێ ئێستا خەڵک چەند جار من مناڵ بووم ئەوەندە مناڵ بووم هەتا پورم ئەو کاتە ها لە خۆیانەدا باشە بۆ هەڵەپەڕێ وتیان کوڕ با بە هەڵپەڕێن لە خۆیدا تێگەی بەڵام ئەو دایک ئەوەندە بە سابیر بوو لەخوا ئەوەندە سەبری هەبوو لەسەر ئەو موسیبەتە گەورە ینی نوێژەکەی زۆر بەلاوە مهم بوو لەوەی کە دوای جەنازەی کوڕەکەی گەنجی جوانی 18 ساڵت تیاچێ ئەو نەوع کەسانە سوبحان الله کاکدانا وەکو جەنایی باوکی دایکت ئەو سەبرە گەورەیان هەیە حتا نیشانی عاقبەت خێری لە وفاتیان دەرەکەوێت جا من شتێکی سیرتر بۆ جەم باوکم بە ڕەحمەت بێ لەگەڵ پیاوێکە لە جافەرانەوە بە کەروبار عینو هاتوون بۆ تریانێنا
ئەو لە جافرانەوە بۆ ئێرە یەک کەلیمە قسەی لەگەڵ نەکردم وتمە ئەرە کاکە دەم بۆ گەنی کە دوو کەلیمە قسەم لەگەڵ کە توێتی بێ لە باز زیکرەکەم بکەم ئەرزەکەی تۆ کۆتایی ناهە لە جافرانەوە بۆ سێمای توێتی ئەم مەزرفەی ئەم ڕێگە توێتی بزانم بە چەند تەسبیح سڵاوەت ئەگەمە سلێمانی جارێک بە چەند لا ئیلاهە ئیلەڵڵاه بە چەند تەسبیح الله ئەکبەر ئەو مەسافەی بۆ کات لا ئەوان قیمەتی هەبوو كانت لايوان صلوات بو جاري صلوات چاودەوە عەزەمەتە ئەمە یەک دوو برای بۆی جەرامەتی ڕۆژێ تووترمان پێوە بردومان بۆ سەنگاو بیفرۆشین وتی تووتەکەمان پێوە کە بردان بۆ سەنگا بیفرۆشین وتی سوبحان الله وتی نوێژەکەم جا ماشەڵڵا سنەتەکانی هەموو جێبەجێ کرد من لە بینی مەغریب و عیشا ئاگام لێ و 20 ڕکعات نوێژێ کرد 20 ڕکعات یعنی من ئەم دوعانەی کە ئێستا هەندێکیم دەبەرە ئەو کە نەخوێنەوە بۆ لەوە لەبەرم کردووە ئەجا ئیتر نوێژەکان سنەتی مؤکەدە و غێر مؤکەدە چێژ تەنگا و ویتر ئەمانە زۆر بایەقی پێدا زۆر بایەقی پێدا جا ئەوتی کە ڕۆشتیم لادەم نوێژەکەم دەم وەختی نوێژ نییە ئەمە نزیکین لە سەنگاوە ئێستا پۆلیس بێ مانگرێ قوڕەکرێ بەسەرمانە ئەم هینەوتی بەخوا من نوێژەکەم وتم بەخوا ئەم نوێژەی توازم قوڕەکە بەسەرمانەتی کەیفی خۆتە تۆ بۆ خۆ بڵێ وتی سوبحان الله تی نوێژمان کرد و تەپوتۆس پیا بوو ئەو کاتە بە ئەسب تی ئەسب و مانی هاتی پۆلیسا وتی پۆلیسا خوا ئاگادارە وتی ئەوە بزانم نوێژەکە نەجاتمانەتی ڕۆڵە عاقڵ بە عقل بەخسەی قەڵە مەکە وتی ئاەتەل کورسی خوێنتی پۆلیسەکان هاتن بەرحەبان کرد بە ذاتی خۆتی دەچێت بۆ تووتنەکەنە تێگوتی هیچ قسەیان بەرابەر نەکرد وتی ئاها ڕۆڵە پێم وتی نوێژەکە فریامانەکەی بە قوربانم یعنی لە هەموو کاتە خۆش ینی سواز بۆخوا زۆر بایەخی داوە بە عیباد دەکەین هەتا وەکو قسەیکی خۆش بۆ تۆ بۆ بینەران ویسەرانی کەم وە کاکە داناگیان لە مزگەوتی جافران لە حیوانەکە گسکمەدا ئەو حاجی محەمەدی ئەوە چیەکەی وتم وەڵڵا ئێرە تۆزێک پاکەکەمەوەمانتی دانیشەوتم بۆ تی باوکەوەی لای لەڵا کرد بۆ زمانی نەماخری کوشتی وتم خۆ نامانێ نەمان کوشێ بەس ئەمانێت تۆزی عەزامان کەم بە مامۆستای دایکت چۆن بۆ لە ژیانی دایکم ئەلحەمدولیلا ئەویش زۆر ئیماندار و خواناس و لە خواترس و ینی لە فترەی ئەوەی کە من بیرم بێ یەک ڕۆژ لە ڕۆژانی کە باوکم تەمەنی زۆر گەورەتر بۆ لە دایکم باوکم بڵین دایکم ژن بە ژن بۆ عیبنەوە کە دایانەوە باوکم زای وەکو مەتەڵێکیشی تایە مەسە دایکم کە درا باوکم سێژنی هێناوە طبعا بەڕەحمەت بن ئەوان مردوون ئەنجا دووەمێنە دووەم مردووە ئەنجا دایکمی منی هێناوە دایکیشم ژن بەژنی پێکردووە لەگەڵ خاڵێکمان خوشکێکی باوکیمی داوە بۆ خاڵم ئەویش خوشکەکەی خۆی یاوە بە باوکم جا من بەسەڵ بڵێن هەم خاڵم بوو هەم خێزانەکەی خوشکم بوو لە باوکەوە ئەنجا هەردوو لاوەتێکەمان ئەمەی تۆ وەکو مەتەڵوایە لێرەوەڵی خاڵەوە لێژۆ بە خاڵۆژی و خوشکە مامۆستا تۆ سەر باوکتە نەیاوە تۆ وازام تۆ یەک من یەکدانەمەیە لەوانە چیرێتەوە ئەنجا با بێنە سەر تەوەرەکەمان بەڵێ بە ناوی خۆ سیلەی ڕەحم سیلەی ڕەحم چییە چێ ئەگرێتەوە لەگەڵ چێ ئەنجامەدرێ چی ئەچێتە بازنەی سیلەی ڕەحمەوە لە شەرع داناگیان سیلەی ڕەحم جۆری زۆرە یەکەم بەرامبەر بە مرۆڤایەتی بە شێوەیەکی عام دووەم بە نسبەت خزمەکان و کەسوکاری خۆت و باوک و دایک و برا و خوشک و خوشکەزا و خاڵۆزا و پورزا ئەوانەی کە کابرای کوردارە بەخی چێش پێتەکە ئەمانە هەمووی پێ دەڵێن سیلەی ڕەحم ئەنجا سیلەی ڕەحم ئەتوانین بیگەین لەگەڵ کێ لەگەڵ حتا بێزمانەکانیش ئینسان تۆ ڕەحم بۆ بێزمانە بکە خوا ڕەحمت پێکە چکم ئینسان ئیحسانە بە شەرت پێغەمبەر فەرموویەتی ئێرحەموا فی الأرض یەرحەمکم من فی السەما ئێوە لەسەر ئەرزا ڕەحم بەیەکەن خوار بە دڵنیاییەوە ڕەحم بە ئێوەکە ئەنجا ئەم سیلەی ڕەحمە بۆ یەکتری گاندن حتا فەرمێ خوای گەورە کە لە لێبوونەوەی بوونەوەت لێ بۆ سیلەی ڕەحم لێی فەرمووی خوایە پەنا ئەگرم بە تۆ لەوانەی کە سیلەی ڕەحم ناگەێنن فەرمووی ئەوە من پەنام دای فەرمووی پەنا ئەگرم بەخوا لەوەی کە سیلەی ڕەحم ناگەێن فەرمووی ئەو خوا گیان فەرمووی ئەو پەنام دای ئەوانەی کە سیلەی ڕەحمەگەێن خوا سیلەی ڕەحم و سۆز و بەزەی خۆی پێگەێنێ ئەوەی کە بچڕێنێ خوا سیلەی سۆز و ڕەحمی خۆی پێ بچڕێنێ خوا پەنامە ئەگەر خوا ڕەحمت پێ نەکا بەخوا فوتی پێغەمبەر گیان صلی الله علیه وسلم سوێن بەو کەسەی گیانی محەممەدی بەدەستە صلی الله علیه وسلم مەخلوقێ نییە لە مەخلوقەکانی خوا بەکردەوەی خۆی بچێتە بەرز فەرمووی ئەی تۆ خۆی چاوەڕێی ڕەحمی خواکەم جا کە تۆ ئەم ڕەحمەی لێ بچڕا ئیتر معنەی ماڵوێران نەبی خەسی لە دنیا والآخرە ئەمە یەک دوو من نازانم خەڵکێک ئەوێتی حەزی لە پارەیە حەزی لە تەمەن درێژیە ئێ باشە ئەگەر حەزت لە تەمەن درێژی و حەزت لە پارەیە
بۆ سیرەی ڕەحم ناگەینێ هەم خوا ڕزق زیاکە هەم خوا عمرت لەسەر خێر درێژکە سیحەت و تەندروستیت باش بێ یعنی هۆکایە لە هۆکارەکانی کە ڕزقمان تەوەسوعی پێ بکەین و ڕزقمان فراوان بێ و محتاجی کەس نەبێ ئینشاءڵڵا ئەوەیە کە سۆز و بەزەیمان هەبێ بەرامبەرەکەمان پێغەمبەر لە فەرمودێکی جوان و کورت و پوخت و پڕمەعنادا دەفەرمێ من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا فليس منا ئەوەی کە سۆزی لێ بۆ لە خۆی خواردتر ئەوەی کە ڕێزی لە خۆی گەورت ناگرێ لە ئاداب و ڕەوشت و ئاکارە جوانەکانی پێغەمبەر بەریئە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو خوای رب العالمین فەرمێ خوا شەرمەکە لە عەبدێ لە عەبدەکانی خۆی کە سەری سپی بێ ڕیشتی سپی کردێ حیف و ئەسەفە ئێستا خەڵکێک بەناوی سەقافەتەوە بەناوی ڕۆشنبیری و بەناوی پێشکەوتنەوە ڕێز لە ڕیشپیەکان ڕێز لە دەمچەرمەکان ڕێز لە دایکی خۆی ڕێز لە باوکی خۆی ڕێز لە مامۆستاکەی خۆی ڕێز حتا لە ئیمامی مزگەوتەکەی خۆی ناگرێ بەداخەوە یعنی حتا لەو ڕۆژانە بە زۆر جێگەی داخە گەنجێک لەو گەنجبن بێ ئەزمونانە خوا هیدایەتی ئەمە ئیسلاح حالەکە بە مامۆستای مزگەوتەکەی تۆ ئەتۆ مامۆستا دەربزان چەند شەقەتی هەڵێن ئیتر ئەو پەڕی ئەوە سووری ئەدەب بەزانە ئەوە پێشەوەی کە جناوە بێ تەشریفێنی باسی خەواریجمان کرد يعني شيخ حسني بصري دما حسرتي عثمان خوارج شهيد بقاتا يعني خلفاء الراشدين شهيدي بكن بيت الانسان كلكاتي كشا قرانا لبربو اوهم حديثان لبربو هنيك شهيديان كردو بس يعني دقيقان يان بوشكي وببير روح لقريان نشوت بداخو يا من زور جربو برانا دلم خو جزاين باتو خو بركات كاتو عمريانو لم كاك يوكا خلق فيري قران كان فيري ادبي كان أدب لا علم مهمتره إنسان أجر أدبي نبوه حتى يرى علمي في بوشي شاكة علماء به واد لتوكاتو مدرسي أدب فيركا مدرسي شرم فيركا حضرت عثمان رضا الرحمة قال في غمر صلى الله عليه وسلم ملائكتي خوا شرمي ليك خلاص أما برهمي تقوى أما برهمي قرآن أما برهمي سنة آدابي في غمر صلى الله عليه وسلم كاتا إما يعني يصير جنابة هذا السرطان برنامج كفر باوكي من لجافر هنا بكروبار شو بو جرميان بو كلار بو كفري بو خانقين بو بالكانة كديك لقاين بو قاعدين يصير رحم بس أعرف لا شيء تيجي حتى هيك التوصية كان يبغى الرولة بيكن بخاتي خو هاتو شوية كان باكور فكان تاني كريب ناسيته برواد به كاكا دانا كاكا شفاتي يعني زلام ناس لم سليمانيا سوي خاطر لا برسيكاوتي ماموسا خو اگادار برازامي لينا ناس برازاي خوي يوتم باشو بوچي يوتي برازنم ناله كي بايو ما خلقاتو شي خلقا اي برازاكم ناس يا مثلا برادر بوري عمري خايك خوشويستي كو جناب تاني برسي مثلا بون منوتي اريال ملاوشار بوري مردو يعني براي من وابلا بلاتي والله وهالين پور ببرێ يعني بڵێ وا ئەڵێن کە پورە مردووە يعني ئەمە ئەو پەڕی دواکەوتنە ئەو پەڕی بێئاگایە لە فەرمانی خوا ئەو بێئاگایە لە فەرمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو پەڕی بێئاگایە لە قیامەت چون ئەگەر ئەها پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم بۆی داناوین کە ئێمە سیلەی ڕەحم و سۆز بگەین بێک هەمووی بە چاکە و بە ئیحسان بۆمان دەدرێت لە قەڵەها فەرمودەیەکی پێغەمبەرمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵێ من دێم بۆ خزمەتی کاک شێفاتێ خوای گیان فریشتەیەک لە شێوەی مرۆڤ دەنێر سەرەکەمە مەلاو شیار بۆ کوێ بۆ لە خزمەت کاک شێفاتێ ئیشی چیە پێ وەڵا هەر سەد دانێک یەکەم ئیشی پێ نیێنە ئەو ئیشی بە تۆ نیێنە ئەی بۆ چی لەبەرخوا فەرمێت دە من مژدەی بەهەشتت دەیەمێ مادەم تۆ لەبەرخوا ئەو برایە ئەو خوشکەوە کەسوکارە بەسەرەکەیتەوە کەواتە ئەمە عیبادەتە یعنی خەڵک بە کەمی نەزانێ ئەوە دێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر تۆ لە بەیانیە بچی بۆ لە نەخۆشیە هەتا ئێوارە 70000 مەلایکەتی خوا دوعای خێر بۆکە ئەگەر لە ئێوارە بچی بۆ لە نەخۆشیە هەتا بەیانی 70000 مەلایکەتی خوا دوعای خێر بۆکە من لەم ژیانە پێویستم بە تۆیە لە ڕووی دەرونیشەوە ئەو کەسانی کە دوورن لە ناو کۆمەڵ دوورن لە ناو جەماعەت دوورن لە ناو ڕەحمەت و بەرەکەت دائیمە ژیانێکی ناخۆش و قورسیانەیە هەتا لە عالەمی حیوانیش ئەو حیوانی کە دەستەمویە ژیانی خۆشترە لەو حیوانی کە سرک و نامۆیە دائیمە ئینسان خوا ئامۆژگاری و ڕێنمایی پێغەمبەرەکان دەکات ولا تكن كصاحب الحوت توكو حزت يونس قومك جميلة لنا خلق كتابة لمأساة يعني لنا خوشيا كان يعني خود راب بقرة بو اويك لنا ضلي جماعة خوتا جيجي خوب كتو ما مصور جرفت يجي لمسيلي الرحمة خلق باسك يعني بون الله من بو مالي فلانة كسي برام بێ خوارتر بێ نزیکتر بێ دەرەجەیەک بێ دوو بێ ئەڵێ ئەو نایەتەوە کە نایەتەوە مانای وایە تۆمەیە ئەڵە من هەر جارە دوو جارەتم ئەو بە زمانی حاڵ پێم ئەڵەمەیە بەڕاست ئەمە چۆن معالەجەیەوەکەین من سەردانی کاک شێخ فاتی حەکەم بەس ئەو نایە وەلای من ئێمە ڕێنماییەکەین بە ڕێنمایی پێغەمبەر صلی الله عليه وسلم سێ مژدە خۆشە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم مژدەی بەهەشت دەرگای بەهەشت بۆ سێ کەس کراوەیە یەکێ نایە وەلا تۆ بچۆ وەلای ئەو ڕەحمینێ تۆ ڕەحمت بێ ئەو دەسی گیرا و تۆ دەسی بەتاڵە مەجالت هەیە بچۆ وەلای خۆ ئەوەی کە من دێم بۆ لای تۆ خێرەکە دەست من نەکەوێ
هیکە نبینەوە مامۆساکە من هەرێم بۆ لای تۆ نایی بۆ لای من ئەوە لە عرفی جاهیلیەت دەڵێ داش بە داش کە من هاتم بۆ لا تۆ شاتی بۆ لای من نەتی نییە بەس حونەرەوەیە کە من بێم بۆ لا تۆ نەیی حونەر ئەوەیە کە من شەیطان بە نەفرەت کەم چون شەیطان ئەڵێ بە چۆکڕەوە کاکە ئیهمالی کە گوێی مەدەرێ ئەو نایە بۆ لا تۆ بۆچی بۆ لای چ پێویستی پێیتی ئەو ڕێژن نا تۆ ڕێنمایەکەی خۆ پێغەمبەر وەرگا کە پێغەمبەر سەڵسەڵام بەهەشت مژدەی بەهەشت دەداتێ ئەوەی کە نایە بۆ لا تۆ بچۆ بۆ لای خوا بەهەشت دەداتێ لە حەقیەوە بەهەشت قابیلەوە نییە کە تۆ پێ بنەی بەن نەفسی خۆتە بڕۆی بۆ لا ئەو خزم و کەس و کارانە بەڕاستی ئەوە شتێک بەڵام ئەگەر بگەیشتە ئەو حەدەی بڵێ خوا پەنامەمە ئەگەر من دوسێ جار لە دەرگای تۆم دایاتم کاکە دانا من حەزم لە برایەتی تۆ ئەگەر تۆ حەزم لێ ئەمە لێرە وازی لێ دێنی چکم ئەو خوایە کەس حەدی نییە بە قەرخوا بەڕخوا فەرمی هەر کەس حەز بە لیقام نەکەم حەز بە لیقای ناکەم ئەی دۆستایەتی بە زۆر ناکرێ برایەتی بە زۆر ناکرێ خۆشەویستی بە زۆر ناکرێ ژنۆمێردایەتی بە زۆر ناکرێ ئێستا موشکیلەکە ئەوەیە کاکە دانا کاکە شەفاری بڕواتان بێ ئاگام لێ ماڵی وایە ژنومێرد ئەڵێ ساڵێکە لەفزم لە لەفزی ئەم پیاوە نەکەوتە لە ماڵێک باشە هەتا ڕۆژێ لە مەجلیسێکە باسم کرد کابرا زانیوتی چیتی کورماوسە من زەمم هەیەتی 15 ساڵە لوتم بە لوتی خێزانەکەم نەکەوتەوە 15 ساڵ دەیەوە جەهەنەمە خۆبیشیادە جەربوو هەروە نازانێتتر ئەمە چی پێڵێن ئێستا فێریشتێکی تر بوون خوا پەنامان بە خوا پەنامە دەڵێ وەرە تۆ من تەلاقیم داوم و جیابووینەتەوە وەکو شەرع وەکو خوشکبرا لەم خانووە ئەژین وەکو خوشکبرا بەڵام وەکو ژمێر نا وەکو ژمێر نا نان و ئاو بۆی نە مناڵەکانمان سەرگەردان حرام طبعاً ئەگرێت تۆ باشە بۆ وەکو ژنومێرد لەگەڵی ناژی بۆ وەکو خوشکبرا لەگەڵی دەژی ماوەسا ئەزانی ئەو نمونەیە من نمونەم بیستووە کاوی ماوەسا فەرمێت لە یەک جابوونەتەوە دوایی بە حرامی بوون بە عاشقی یەک ماوەسا پەنا بەخوا لە حەڵاڵیە ئەو نە عاشقێک نەبوون هەر بە حرامیش چنە دەرەوە لەگەڵ یەکەوە بە حرامی لەگەڵێکان بە هەموو جۆرە تۆ سێری شەیطان وەزەیەنە لەهم الشەیطان ئەعمالەهم شەیطان ئەو کردەوەی لا من لە برادێکم پرسی مەشروب بێ خوارد وتم ئەم بیرە و عارەقۆشتەی خۆشەتی نەوەڵە توی بۆچی خۆتی وڵای لەبەر شەیطانی خۆش خۆ پرسیارێکی جوانە کردەوە بزان بەس دێنێ تۆ خۆشە نەوەڵایەتی وەڵایی زۆر ناخۆش ئەی بۆی خۆن توی وەڵای بەس لەبەر شەیطان پێ خۆش سبحان الله تۆ سەیری کە وەڵامەکەی ئەو بوتی نەوەڵڵاهی شتێکی خۆش نییە هەتاوتی ئەوە ئەم مەشروبی وایە مامۆستا ئەمەنە تاڵ و بێت لەزەت و بێتامە پارێکی زۆریشی پێ یەک تۆزی لێ خۆیتر بۆ ناخرێ بێت داینی مامۆستا من پرسیارێک کاکدانەش هەر خواعافی کە جناوی باوکی لە خەسخانە بوو لە خەسخانە دەواڵەکەم طبعا زۆر جار ئەوەیە بە خەیاڵمە ئەڵێم هەروکو چۆن ئیعتیکاف تۆشیتە مزگەوتێک نیەتی ئیعتیکاف وێنی ئەو سونەتە گەورە بۆ نووسێکە سەعاتێ دەدا خەشدانیشی باش بەڵام ئەگەر نیەتەکەنێنی ئەجری ئەتیکافەکە دەست ناکرد جوان ئێمەش لە خەسخانە کە هاتووی خەسخاناکەین ئەچی بۆ ئەمڕۆت هەیە ئەچی بۆ عملیات ئەچی بۆ قاوشەکە کە تۆ نیەتی سەردانی نەخۆشی لێبێنە والله أعلم يعني أجري أو سرداني كما وصل فرمي 7,000 ملائكة دعاء أود بو أنوسري ونخوشكش حسب بو نعمتك كتو دسيتو قسيتو سلاميتو جواز لخلق كتير إسفادي الروحي ليك كاك شيخ فاتح خوي نعمتي إيمان شيا سيرك جور من بقناعتي خم جورتي نعمتك خوي تبقى إنسان إيمانه تو سيرك برادرك في كابي داري هنا بوقت أبقانه من يشتم بلي لبرخوان والله لبرخوان من على برتو هنا آخر في قزال يقع بلي لبرخوان باسا نورتي بخوا درو دلسينا بخوا لبرخوان من على برخوان وين ما هنا أما أجر أقلي هبي خوا مهم ترني لم عبده باش خوا خالقته تو أجر إيشك أبو خوا كي من يجلس معكم سباس ده كم ممنون تم بلام أجر من بيسفتو صبلبوم بيم نزاني خوا رنجك شو بعيبه بلام أجر تو أبو خوا كربه إن الله لا يضيع أجر المحسنين جاءوا لك جناب ده فرمي أجر كابرا كوتشي تو قصقانه وجناب خدمتك أجر نيتك أبو خوا به إذا كابرا آسايش بوليسا باسواني أمشارك حرسات أمشارك أجر إيمانك له عبادته أجر أنا بخواني أي بعد أشتى شورقي أول شيء كبويا كي ممنونني ماوسا من يك نمونم لا با بيرم نفسك كذا حتى بأدبي لك استغفر الله ما مصايك فرموي نقل بو شارك طبعا خوشي نيجر والله دعي من بيستم نقل بو شارك ما مصابي لمدرسة ياخذ دواناونديك أو شارع بون من السليماني ماوسا على بحر شوار لا شاركه قراءة آية الكرسي خندو فاتحة خندو دعاء كردو كخوايا أم شارة من هاتومة إيرا دسي خير مهبي لم شارة وأم شارة بيويكي وأو من الله نسود لمن ببينن كوامن بومة نعمتها يعني أو روجي هاتو بشرستيها مسلمان يقرأوا سبحان الله
هەسلێمانیش بوو سبحان الله مامۆستا وشار باسی ئەوت کردوتێکە کەسێک خۆی نێوێ وەکو بڵی بە زمانی جستە یا بە زمانی حاڵ ئیزنت با من شتێکی تر باسکەم جاری وایە یعنی ئەگە برا بێ خوشک بێ مام بێ خاڵ بێ پور بێ هەر کەسێکی نزیک بێ ئەگەر تۆ زانید لە تێکەڵاوکردنی لە سەردانیکردنی لە ڕووی پەروەردەییەوە زەرەرت پێگا بۆ خۆت بۆ مناڵەکان ئەمانە چۆن تەعامل کرێ لەگەڵ ئەو کاتە شەڕ ڕێگە دەدا ئێمە ئەساسی شتەکەمان قسە دابڕینەکەی تۆ ئەگەر قسەی لێ دانەبڕی ئەگەر بە تەلەفۆنیش بێ ئەگەر بە هەر شێوازێکی تر بێ بتوانانی پەیوەندی پێوە بکەی و دڵت بغز و حقدی تیانە بێت چکم ئەساسی ئیشەکەی ئێمە کە قورئان باسێ والکاظمین الغیظ والعافین عن الناس والله يحب المحسنین ئەمە سێ قۆناغی زۆر مهمە ئیبڕی یەکەم جارێ ئینسانی ئیماندار حەیفە ئەسەفە بڵێ من ئیماندارم ئەم دڵە ئیمانی تیا بێ و بغزی لەگەڵا بێ نابێ ئەبێ ئەم ئیمانە ئەو بغزە ڕاماڵێ بێ بیکاتە دەرەوە ئەبێ نەی لەم دڵانەی هێڵ ئەم دڵە خاڵی کاتەوە لە بغز باش پێغەمبەر فەرمووی ناگەنە حەقیقەتی تەقوا حتا ئەو بغز و حقد و غەرەز و کیبرەی کە لە دڵتانە ڕای نەماڵن ئەبێ ڕای ماڵی ئەبێ نابێت جێ بێتەوە لە دڵ ئەمەیەک دوو والعافی عن الناس مرحلەی دووەم چەند عەظیمە کە من خوا نەخواستە سولی ئەدەبم بەزان و بەرامبەر جەنابەت یا بەرامبەر بە خوشکەکەم یا بە برابەرەکەم یا بەرامبەر کاکشێوهادی ئەو لێبوردنی هەیە بۆ من چەند عەظیمە ئەنجا دوای ئەفەرمێت بەمەش لێ ڕازی نابێ لێم بۆ بووری ئەفەرمێت چاکەشی لەگەڵا بکە ئەمە بە ئینسانێکی ئیماندار نەبێ ئەکرێ ناکرێ کە من ئەگەر تەماحی قیامەتم نەبێ و تەماحی ڕەزامەندی خوا نەبێت تەماحی مسۆگەرکردنی شەفاعەتی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵام بەخواوە ناکەی باش ئەگەر بۆ خوشک و برا بۆ خاڵ و مام و پور سیلێ ڕەحم بێ مامۆستا بۆ دایک و باوک سیلێ ڕەحم نییە یعنی واجبە ئەرکی سەرشانە ئیم زۆر جار ئەبیستم ینی لە ئێوەی مامۆسایانی ئەین لەسەر تەلەڤیزۆنیا لە مزگەوتەکان کوڕێگەڵە زەکاتی مناڵ بە باوکەشێ بە دایک ئەمڕۆ ئەو پرسیارم لێکران ئەخر مامۆستا وەڵڵاهی یعنی بەڕاستی ئەمە دەریانی ئەوێ وەڵڵاهی ئەمە شەرمە وەڵڵاهی عەیبە مناڵێک ئەولادێک کوڕێک کچێک ئاوە بە دایک و باوکی بڵێ من باشێکی خۆشتر بۆ جەڕمەوە خوشکم تەلەفۆنی بۆ کردم ئەی زەکاتم هەیە بیدەم بە مێردەکەی زەکاتی خۆی بیا بە مێرد بیا بە مێردەکەی تو کۆر تۆ شتیکەی بەرێ با بە زەکاتی مێرێ بۆ کاتی خۆت باسی چیەکەی تێکەی باش دەی دوخوا ئەبێ پیاوەتی و نەجابەتی من لە چیا بێ کەشەکەم بە زەکات دەخەوکە لا حول آخر بەڕاستی تر دەورت نابێنێ هەیبەتت نامێنێ سامن نامێنێ هەر قسە بکەی لە من بەخێوتەکەم من پارە دێمێ من ژیانە بۆ دابینەکەم ئەخر بەڕاستی ئەمە عیزەتی پیاوەتیەکە لە کیسەدا یانی من سەیرم لێ وەکو جەنابەت فەرمووی والله زۆر جار لە ڕادیۆی سونەش و لە ڕادیۆی میحرابیش پێم وتون تومە باشە کاکە تۆ ئەم باوکو دایکە باوکی من بە دامایی و بە کوێرەوەی بە ترێفرۆشی منی بەخێو کردەوە تخوا گوناح نییە من بە زەکاتەوە بەخێو کردم چوڵکی ماڵەکەم بدەم بەو یعنی بەڕاستی ئەمە شەرمە یعنی تۆ من پارەم هەیە کچەکەم محتاجە کوڕەکەم محتاجە زەکاتی بەمێ ئێم پارە بۆچی خۆ دوایی هەر لێ دەسەنن جا بۆ بە پیاوەتی خۆت نایدی جا لەوەش خراپتر مامۆستا هەیە خوا نەخواست خۆ ینی چۆنەڵێ گوێی شەیتان کڕ بێ هەیە بێئەدەبی بەرامبەر دایک و باوکێکە قسەیان پێ ئەڵێ هەیە لێیانەیە لە گەڕێکێک لەم شانە میوان بووم کاکە داناجان گەڕێکێکی شعبی زۆر بەداخەڵێم من میوان بووم لێ دەنگە دروست بووتمەوە چیە ئەو ماڵی بەرامبەرمانە خانوویەکی دووقاتی باوکی کردووە باوکیان هێناوەتە کۆڵانەکە فڕیانەوە دەرگاکان داخسۆڕش من تەلەفۆنکەم بۆ سەوچار بابێن بیانگرن ئەی تو خوا معقولە تۆ باوکە بەو داماوی کوێرەوەریە خانوویە بۆ تۆ پەیاکە تۆ ئێستا ئەجرەکەی وابێتەوە باوکە بێنی لە کۆڵانەکە فڕیە باشە نازام ئەمانە یعنی نەک بڕوام وایە کاکە دانا کاک شێفای نەک موسڵمان هەر سنووری ئینسانیەتیشیان بەس ڕاستە چون تۆ حیوانی حیوان ئەو حیوانە بیستومانەوە پەندی پێشینان دەڵێ بەراز بە بەرازی خۆی دیفاع لە بەچکەکەیەکە ئەو کارە ئەو جوچکە بۆ ژێر باڵی دایکی ڕاکە بۆ ژێر باڵی باوکی ڕاکە چێتە باوشی باوکیەوە ئەی باشە ئەم باوکو دایکە یعنی نابێت سۆزیانێ بۆ مناڵ ئەم مناڵە نابێت ئەدەب بنوێنە بەرامبەر مامۆستا بشار لەم شەوانە لە خانەیەکی بە ساڵات چوان بەداخەوە کە لە هەرێمی کوردستان شتیوانە بواە بەڵام بەهەرحاڵ مقابلەی ئافرەتێکی کرد باسی مناڵەکانی لێپرسی وتەڵام مناڵەکانم هەموو لێرن وتی تۆ بۆ لێرەی ئیتر وتی چیرۆکەی درێژە نامێ باسیکەم وتی چی بە مناڵەکان تەڵێ وتی هیوادارم بەردی سارد و گەرمێتە ڕێگەیان ینی ئەوان ئەمیان خسۆتە خانەی بە ساڵات چوان کە چێەوەی هیوادارم بەردی سارد و گەرمێتە ڕێگەیان سی دایک و باوک چۆنە بۆ مناڵ چۆنە بۆ دایک و باوک ئەخە خۆی شتێکی هین هەیە دەڵێ ئێمە کە ئێستا چەناها خوشکی وایە تەلەفۆن بۆ بە مامۆستا دوعام بۆ کە کۆرپەیەکم بێ
وانە کەچی کە دایکی یا باوکی لە ژوەبارە بێ ئەم دوعای بۆکە خوا بکە سوو ببرێ و نەجاتی بێ ئەی بەڕەباسی ئەمە ماساتە ئەمە ماساتە ینی زۆر بەداخەوە میلەتی ئێمە ینی ئەم شتانە بە ئەخلاقی کوردەواری ئێمە نامۆیە زۆر نامۆیە هەتا لەم ڕۆژانە ڕۆژێکی هینی جلی کوردی هەبوو بەحساب وتم باشە حیف نییە ئێمە لە وڵاتێکە لە حکومەتێکە بڵێ حکومەتی کوردی و جلی کوردی بێ بە ڕۆژێک لە بەریکەین لە ڕۆژێکە لە بەریکەی یعنی ئەم جلەی باوباپیرانمان بخینە ئەولاوە کە جلێکی شەرعی جلێکی جوان جلێکی بڕواکە ئێمە لە عمرە کاک شێفاتی کابرایکی غەریب کە دێنێ ئەکسەر ئەمە ئەکرادنەوە ئەبنای ئیسراحەت بە جلەکە ئەکسەر ناسێتەوە یعنی بڕواکە تا خەڵکە باخە بە جلەکە بێرێ خۆمان بەچی بڕێن خۆ جارچۆن لەبەر ناکەین سەیریکە یای ئەو جلە لە لای خەڵک ئەمەنە جوانە ئەمەنە مەرغوبە ئەمەنە شەرعیە ئەمەنە ڕێکوپێکە تۆ بۆ جلەکەی خۆ دوازدێنی هەر نازام ئەمانە کە ئیدیعای نیشتمان پەروەری و ئەمانەکە ئەمە نیشتمان پەروەکەی تۆ لەکوێیە کە تۆ جلەکەی خۆت ینی ئەو شتە کۆمەڵایەتیە کوردەواریە جوانانی خۆمانە لەلا قێزنەون و ناشرین بێ ئێستا تۆ هەر لە مناڵەکەی خۆمان پرسە بڵێ ڕۆڵە دوینە چیە نازانێ بڵێ کەشک چیە نازانێ کاڵی ترخێنە قێزیێتەوە تێگەی کە ئەمانە هەمووی خواردنێکی طبی و صحی و تەندروستی و جوانن تێگەی یا ڕۆنی کوردی کە پیرۆستترین و جوانترین خواردنە ئێستا تۆ بیبەر بۆ مناڵەکە لوتێکرێ لە بۆنی ئەو فێری پیتزا بوو ئەیوانە ئەیدا مناڵە بە پیتزا فێریکەی هەر ئەوەی لێ دەرەچێت هەرەوە کاکدانا کاتمان وەزم کەم ماوە وەڵاوا بزانم یەک تو دقەیەکمان ماوە حەزەکەم مامۆسا کۆمەڵی دوعامان بۆ بکە ئینشاڵڵا پێ چۆنە ئەی ئیشەکەی تۆ خەی ناکە وەسەتیش هەر دوعایتیابێ هەر زۆر خۆش ئینشاءڵڵا ئینشاءڵڵا بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين خوائي بك بخاتينا وجوانا كانت بك بخاتي اسمي أعظمت بك بخاتي صفة فيروزة كانت لقنا حكان من خوش يا رب العالمين يا رب العالمين لقنا هدايك باك من خوش يا ربي خويا مردو كان ما بهشاتك يا ربي خويا زينو كان ما سلامتك يا ربي خويا رحم بغريبة كان مامك يا رب العالمين درماني همو دبلا كان لا تويكم ولا خوشكم بلا من هلج ببارن خويا اشفاي برحمتي ام بوديني خويا امجلج ببارنك يا رب العالمين يا ربي خويا وني منالي انبري او ينخوشي الشفاء بي او يجراي بي ارزاركي او مشكله بي حلكي او قرزي بي دفعكي او راحتيكي لسري لا بي كري شي خاني حلال بنسك يا رب العالمين خويا الرزق حلال بي بس معناك الرزق حرام ما بارزه خويا دسيكي باشي بدزنير شيء لملاتا شاي لمزقوته لمكتبه لخسخانيه لفقير وهجار لم راقاينانيه خويا توش شاي قدرتي تي انا يا رب العالمين بركه خير الرزق كان بخير عمريان لو امثاليان زياك اخو اجيان خو امضلي ايمان لبغز لحقد لغرز لكبر للرياء باكيتو يا رب العالمين تنام بس من رزام دي خو لي راضي بي خو لي خوش بي رابر دومان بصري رداهاتو من بخير وجري للقاء خو بيبش مانكي لشرعتي بيغمبر صلى الله عليه وسلم بيبش مانكي شرعتي قراني بيروز ما رمضان بيبش مانكي خو اجيان لشرعتي شيدان بيبش مانكي يا رب العالمين يا ربي خو بخاتينا وجوانا كاني خو يا ربي خو ام رمضان بيبتكاكار من قيامتها ام رجوانا من اللي قبولك ام عبادتها من اللي قبولك لكم كوريكاني شفان ببوري بغفوري خو بغفاري خو بعفوي خو بتوابي خو قلمك عفو بسر بدومان دهاتو من بخير بجرا خو عاقبت من بخير خو مسلماناني سر از لهر شيء نبيس يامتو خو كوم كامبيبكي يا ربي خو بدرك بشاني دجمناني دينك خو يا رب العالمين اما ان رمضان خو بما هدايتنا وبدو شهر رمضان الذي انزل فيه القران هدى للناس خو بك باي هدايتي او كسان كدين نعمتي ايمان الاسلام ببشن يمس سر ام دينا باك دامزرا وعاقبت بخير يا رب العالمين يا رب العالمين خو ابو خاتينا وجوانا كاني خو بركه خيث كاتي ام دزگار راگانم که خدمت با قرآن و با سنت کن با موفق که آنیشی که یارمتیانه خو یارمتیان با یا رب و کاریم با اسا خو کاریم با اسا کل دین اول قیامت یا ربی خو بخاتی گوری خو عظمتی خو ام برایانه که ایم دعوت دکن بوی پیامکی تو بگین به بینران و بسلانی خوشیز یا رب العالمین یا ربی خو بخاتی گوری خو آنیش دعوت کی بو بهش دعوت یان کی بو رضامندی خود دعوت یان کی بو فردوس اعلی لسر حوزی کوثر بدسی رسول اکرم خواتر امان کی تینو برسی ما نبی محتاجین مردی شمین یا رب العالمین خو بخاتی گوری خو عظمتی خو عبادت كان اللي قبول كي تنها ما بس ما رضا بدي توبه لما راضي بل لما خوش به رحمتي خد من آراستك صبر وآرام ما بيت لسنا راح كان مسلمان لرانا حريتي دين ودنيا رزقارك يا رب العالمين بجد مجهول كاني خو يا رمتي يا رب العالمين درجاي خلا مسلمان فلسطين كيتو يا رب العالمين يا رب الخوال نعمتي امن اسايش خو بما رواب بيني او انا من اقل بيت خو من تيغني هركز دوسوسي ام دينو ام الى خو موفقيكي هركز دجمني ام دينو ام الى خو هدايتي بيت شايكي
يا مقلب القلوب خلاف كان بو تشاكي نشي كتشاك نابن خواراني طب العدي كان كل كل ايمان كيتو يا رب العالمين امين امين والحمد لله رب صلى الله على سيدنا محمد وعلى اله وصحبه اجمعين. السلام عليكم ورحمه الله وبركاته. ان شاء الله هرجع ما صاحبي خوشي لبرنامج بانمان كرد لبيام بس اوانيك كرزيلن وتي اوانيك نان بخلكو الرزين خوال ناویان بەرو لە کۆڵیان کاتەوە بەخوا ڕزی دژمنی خوای دژمنی پێغەمبەرە دژمنی بەهەشت ئینشەڵا جێگەی جەهەنەمە لە خەڵکی زۆر دوورە. منیش ماوەسە زۆر ڕقی لە ڕەزیلە بەخوا ڕزی جاکردنا حەقی نییە بەڕێز مامۆستا و شێر جافەرانی مامۆستای ئاینی سوپاس بووی کە لەم دەرفەتە لەگەڵمان بووی ماندوومان کردی عەزیزمان نای لە مزگەوتەکەت وتارت هەبوو عاسەر ئەزانم بەکورتی لەبەر ئێمە ئەوەت کرد و ئێوارش خواخواتە زوو بگەڕێتەوە مزگەوتەکە. خوای گەورە جەزاکە. یاخوا بەخێر. خۆشەویستان گوڵستان بەردەوامە بێت دێینەوە ئینشەڵڵا. خواتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی گوڵستان لە چێشخانەی گوڵستان لە لای شێف دیارین. ئەمڕۆژ بزانین چی بۆ ئامادەکردن هەستن لە سەرەتای بەرنامەوتی. وەڵا کاک شێخ فاتح با من یەک شت بڵم. تەڵەن پورێکم هەیە لە باوکۆ یەک پورم هەیە. یەک خوشکی هەبووە سەلامەت ویا خۆی گەورە بەرەکەت بخاتە تەمەنیەوە و تەندروستیشی تۆزێک بەهۆی تەمەنیەوە ئەو بۆی ئینشەڵڵا باشە بێ. لەسەر ئەم شێفەی ئێمە ئەم خواردنە زۆر خەمیە خوارد لەم ڕۆژانە پێم وتم پوری ئەی باشە کوڕم ئەم ڕەمەزانە شتەکانتان زۆر بچووک و زۆر کەمە حازریەکەن بەشێ هەموو کارمەنداکە تم پوری ژیان ئەوە بەس بۆ سەر شاشەکەیە ئێمە خۆمان لە خوارەوە کافتریامانەیە دوای نانە خۆین ینی ئەمانی لێرەیە خەم من نەبێ ئەی ڕۆژویا بەس سووبێکی ئاسایی ئەیوت ئەو بەزیم بە محەممەدایەتەوە لە هەولێرەوە دێ گوناح ئەوانە نەخوا تم نانەخە من نەبێ خواردنی خۆمانوان هەیە ئێمە ڕۆین و ئەنجێڵی کاک شەف دیار ئەمڕۆ چیت حازر کرد لە سەرای بەرنامەش وتە بەس جارێکە بۆمان بڵێرەوە. بەڵێ ئەوە سوپێکی قیمەمان ئامادە کردووە. بەڵێ قیمەکەی بێچەوریە. سوپێکی قیمەیە ئەو سەوزە چێتیایەتی ئەوە جاتێ و ڕۆزماری و شویتم تێکردووە بەڵێ بە دۆشاوی تەماتە دۆشاوەکەش دۆلفینسیە دۆلفینسیە بەڵێ باشە ئینشەڵڵا بەتەمە برنجێکی دۆلفینسیش لێ بنی بە هەمان شێوە زۆر بە زەیتی کاشۆ ئەم لەتکەنەوەکە ینی هەرین دۆلفینسیە ئەزان بەهاکە یا موهیمەکەی چییە ئەکرێتە خواردنەوە برنجەوە یەکەم جوانیەکات جوانیەکە دووهەم تامێکی تایبەتی خۆی بەخشێ بە برنجە بەس لەتکەنەوەکی بایەکە نا نانە بایەکە نابێت بایەکە بۆ بە قورئانی عەزیم بە هیچ شتێک نەرم نابێت و بە هیچ شتێک ئەوە بەیەک شتێک نەرم بێتەوە بێبی خوسێنی بەخوێەوە بەخوێەوە ئەمە فکرێکی باش دواتر بیشۆریتەوە دوسێ جابۆی سوێرەکەی نەمێنێ ئەو کاتا توانی کێشە نابێت ئەمە بتمان برنجەکە و سوپەکە ئەمە زەڵاتەکەیە ئەمە زەڵاتێکی بڕۆکلی بەسێەوە بڕۆکلی بەسێ بەڵێ من ئەگەر شێف دیار تۆ هەموو ڕۆژێ ماشڵە زۆر دەستی جوانە بۆ ئیش هەموو ڕۆژێ بە نەخشێکی جیاوازی ڕازێن یعنی ئەم سیانزە ڕۆژە هیچی لە هیچی نەچووە تەسەور ناکەم لە یەک نامێشە لێ بچێت نانە من دیقەتیەوە ما زۆر جوانی عنی ڕازەمەندی دەست خۆش ئەو داواتی منیوارە لێرە بۆ تۆزە پێگاتەکانی چی نەمانە پێکاتەکانی ئەوە بڕۆکلیە سێوە پرتەقاڵی تایە باشە تەماتی تیا بەڵام زۆر بە کەمی بێت تەماتی تیەکەی چون زیاتر میوا بەخشی تایە خۆ شوویتی تایە مهمەکەت ئەمە لەوەشە کە بڕوکلەکە بێ زۆر بجنی یعنی نابێت گەورە بێ باشە باش دواتر لەگەڵ جەرجیرە جەرجیر لیمۆ ئەمانە هەمووی جندراون بۆ شێوازە ئەوکەی مامۆستا شێخ فاتحیتیانە ئۆریگانی تێناکەی نەخێر ئەم مۆزانە چیەوە حازر کراون لەگەڵ ئەم ئەمەش بۆ ڕازانەوەی ئێرەیە دەست پێکەم انشاءالله ئەمان بە کیوی کردووە بەڵێ کیوی ئەوەشان بەوانەیە بەڵێ ئەمەشان بە مۆز و بە پرتەقاڵ و ئەو شتانە ڕازێن شتێکە دەیە کاک شێخ فاتح پرسیارە قسەیەک برسی نییە دەستە خۆش بێ یاخوا جا برسیشمان بچی بکەین تێز والله والله شەڵا برسیمان نابێت ئاسانە انشاءالله دەی ئمە لە کۆتاییش جارێکینەوە لات جەنابە پێشکەوتڵ جەنابەت جنابی مامۆستا شێخ فاتح بەڵێ ئێمە هەموو ڕۆژێک لە بەرنامەی گوڵستان لە پیشە و ڕەمەزانە پیشەوە دەگەێنین کەسێک گەێنین کە دەست و پەنجەی لەگەڵ پیشەکەی خۆی لەگەڵ ڕەمەزانە نەرم کرد بێ ئەمڕۆژ بەرەو دوورێکمان لەگەڵایە با لەسەر میهنەکەی خۆی و ئیشەکەی و ڕەمەزان و ڕۆژ و قوماش و چۆنێتی دوورین و چەند شێوازەیە هەنە قسە بکەین زۆر باش چم بە خەراتنی بکەم برای واکم
فرمو قربان السلام ما عليكم. شاء الله عليكم ما شاء السلام الله. ورحمة خير بي يا اخوة السلام سلام عليكم. تعال رجع الله يسلمك. شكر باشي يا ربي موفق. يو باش نفرم قربان تعالوا. فرمو خير يا قربان فرم وصادي بخير بي قربان. حال وحالت الحمد لله. تندرسيو قربان. مثلا يعني اخو بخير بي شكر باشي. شكر باشي بلا سوني ما وصل. نقول باسا. حال وحالت يا اخو موفقون. لقر رمضان لقل رمضان الحمد لله والله جاء باش ابي بلين باشي حفظني الله بالزياده. زياترتي نو دبيان برسي للرمضان انا ام رمضان انا بعام والله من بس بتنيوتي بشت مشكاوه وصدانا. ما وصل شيف ديار نبي وتي برسيتي تينو اخر لا مشاري شروي ودوتي برسيتي جوانا يعني والله الحمد لله لقل تنيوتي شهر باشم بس يعني. امور زكوا زوبير مسيتو. كيلو ما نبيت يعني نا باش كم مرز من زور كم؟ زور باش. كم ايوارا هي او سام باينه او من- ناخم زور كم ام باني يوارا. من هالصام لخو تينوبو حتى نزيكي ساعات يانزو نيو تقريبا. شي تخواردو بارشواتينو بخو ما صدقنا ما نماسي جخو بس اگر خيار بخوي كاك دانا باشو تينو نابت خير الله باشا زور باشا تحقيق هو بحاجج حاضري اخر دقيقه حاضري نكا اخر صن مالي أنا صار أول. بي ما صدقنا والله اذا بذاتي خبير منها هن الله يقدو صالح لا والله خوايزان هرب جديمه انا بير منها لك يا برجل لفظني الله بزياد به وتي اوزام هرب رجل الحمد لله. بير ما اوام بير دايكم خوا فيك يا اخو لقل مردو حاضريان اللهم امين من ألبوم أيو تاني ورا بروج وهروكو استا أمو تاني ورا آخر دشونه بيو قينا تو تيرخو منش بفتك لا سيدم تا جري دم ناشكي الله هون ضلم بي خوش بما وصلنا تيجي ورا تيرو برم أخوار تا ورا هيش ترم أخوار أور راي هنا كم صار حياتي تقريبا 7 سال حياتهم ما شاء الله ثمانية بلا من بيش خياد ناس ما هو داب رام راز فرم ما هو داب رام لخياتي موضوع والله يترخوا جان فرمي جوز كي قلت متي انا شيء تكبتون هذا سواز بخوا لو الحمد هذا لله خليك شيء شكله مو شيريني شيريني. معمل شيريني معنا والله. والله صدقنا والله انا والله تواصل الشيخ فادي من بيجوي بما برنامجك روجنامه نووسی خۆشەویستی کەناڵەکەی خۆمان کاک سەلاح سالار بلا کوڕێکی زۆر بە ئەزمون و شتی زۆر لایە بلا کەوتم بەرەکتورێک میوانمانەوتیش یەک نوکتەی خۆشم هەیە لەسەر بەرەکتور لەسەر ئیشەکانتم ئێوتی لە کتێبی سلێمانیا هەیەوتم چییە بلا زوو وتی کەسێک دەمەتر قوماشی بردۆ بۆ بەرەکتورێک باشە طبعا ئەو مەتری نەوت ڕاستی ئەوسە بیرم چۆتەوە نکته خوش معناه وتی بۆی بردووە بۆی بدورێ دوای مدەیەک لە ماوعیدەکەی خۆی بە حساب چۆتەوە تاوە بێ بەرەکتورەکە پێویست وەڵی قوماشەکە چۆتە ئاو پێوی چۆتەوە بۆ لای کوتاڵ فڕۆشەکە توێتی باشە تۆ بۆ ئەو قوماشت داوە بە من وەڵی وای وتوە اچت او توێتی وەڵی ئێمە لە تۆپێکە تەنها دەمەتری ئەگەر بچێتە ئاو هەمووی ناچێتە ئاو دەکەی ئەو ڕاز نییە چۆتە وەلای بەرەکتورەکە توێتی وەڵی وای توێتی وەڵی ئەو دەمەتریەوە بە تۆکە چۆتە ئاو جا ئەمە لەسەر وعدی جا بالمناسبه من تازه دسم كرو حياتي باسي صالي نوتكانك يعني نو تويك بوازن نو جاك نو دو كاتشر خيال ڕاپەڕینێ برادرێکی خۆم تۆزێک کورتەواڵایە باشە هینێکی بۆ هێنام قاتێکی بۆ هێنام وتی بۆم کە قماش کێنا وتی بیگا بەقات بم تەبەن بۆ پیاوی گەورە و باڵا بەرزش سێمەترونی بە ئەمەر خەڵق سێمەترونی وەکە ڕاستە سێمەترونیوی سێمەترونی ئەو چواری هێنابوو ئێمەش وتم باشە تۆ ئەم 4 مەترۆ بۆچی هێناوە بە قورئان ڕقم هەڵسەینی لە 2 مەترونی و قاتی بۆکەم هەروەک سۆبەتمان هەبوو بێگەوە وتی یاخە منیش خۆمە زانم بۆ کێمەناوە بەخوا لە 4 مەترەکەژە ترسم هەر سەقەتیکەی جاوا بیرم کەوتەوە گەز کاتی خۆی نیاوتۆ مەتر تویان ئەوەنە گەز وانە لە باتی وڵی لە بیرەوەری منە ئەوە نییە بەڵێ گەزیش هەبوو یاخوا بە خێربی کاگادی سەلامەتتان لە پیشە و ڕەمەزانی ئەمڕۆیە حەزمان کرد میانداری جەنابەت بکەین خوامەخۆ هەم پیشی بەرەکتوری مامۆستا شێخ فاتح چونکە تۆزێک ئەها وڵا تۆزێکیش نا زۆر وردەکاری و سەلیقە و مێشک و چاو ئەوانەی ئەوێ هەر بەڕاست ئینسان کاتێک بە ڕۆژوە بێت تو باسی ئەم فەسڵ و ئەم ساڵ مەکە کە نەک فێنێک لە سەرتاوەر ساردیش وە ساڵانی تر تۆ 35 ساڵە بە خەیاتبی دڵنیام هاوینیشی تێکەوتووە هەر بەڕاست کاتێک بە ڕۆژووی برسیتە تینوتە ئەو تەرکیزت ئەبێ مامۆسا لەگەڵ ئەم دەرزی و بەکرە و
تەرتیبات و دوورین و مشینەیە والله مامۆستادانە ڕاستی پیشەی خەیاتی وەکو جەنابەت خۆت وردبینی ئەوێ تەرکیزی زۆری ئەوێ تەمە لەگەر بتێ مەسەلەن قاتێک دەرچێ بە دڵی خۆت بۆیە من هەمیشە لەگەڵ ئەو مشتریە دایمانەی خۆمە ئاڵێم ڕەحمەتی خۆتان لەبێت لە بەرەجەژنانە شتم بۆ مێنن با دڵ و ڕۆحمی لەگەڵ تێکەوە چونکە ئیتر ئەگەر ئەو کاتە گلەیم لێکە حەقی خۆدە بەس لە بەرەجەژنانە بیزە دوایە تۆ ئەبێ شەڕ لەگەڵ سەعاتەکەت بکەیت بۆ ئەوەی فریاد بکەوی هێ بەخوا ئەوش ناتوانانی وەکو خۆی وەک پێشتر تێگەی تەرگیزت بەخۆت بێ وەکو ڕۆژوو وەڵاهی خاتی جەستت زۆر مانوو ناکە لە ڕاستیە ئەوەی کە مانوود ئەکا تۆ بێ بەردەوام قسە بکەیت چونکە مشتری زۆریە بۆ تا بەڕێیەکە تایت ئێمە بۆوانە تۆزێک ناڕەحەت ئەبین دەم مانوشک ئەبێت جاری وایە بە تایبەتی ڕۆژی یەکەم ڕۆژی پێش جەژن ئەو ڕۆژە کە پێڵن لای خۆمان بە عرفە ناسراوە لە هەردی کا پێڵن عرفە لە هەردوو جەژنەکە ئیتر ئەو ڕۆژە وێرانی ئەبێت تا شەو خەریک بوون بەخوایتر ئەو ڕۆژە یعنی زمانمان ڕێک ئەنووسێ بە مەڵاشومانە ناڕەحەتین بەڕاستی وەکو جەستا باشتری هیلاک ناوی بەڵام مێشکمان دووە بەڕاستی ڕاست بەس شتێکی زۆر خۆشە ئەوە نە مەژغوڵی نازانی کات چۆنە ڕۆ ئێستا هەر ئەمڕۆ تێگەی هەر بیرە بینی نیوەڕۆ عەسر یەک سەعات بوو بۆ من ئەوە نە مەژغوڵ بووم ئەو نان مەژغوڵ دوجار تەلەفۆنم بۆ کەوتم بیرە نەچێت بیر دوای منە بەرنامەکە ناکەم تەلەفۆن وەڵا نابیرم بوو بەڵێ بەسە هادی ئێوە بەسەرهاتی خۆشتان زۆرە بەسەرهاتی ناخۆشتان هەیە هەر زیاتر بەسەراتە ناخۆشەکانەوەی خوا نەخواسە قماشیەون ببێت یان سەقات ببێت یا شتێ لەو بابەتانە ڕەنگە یان لە مەوعیدا مشکلی مەوعید قورسە بۆ ئێوە بەڵام بەسەرهاتی خۆش چیتان هەیە کاکداناڵە و پرسیاری من بوو مەوعیدەکە وەقینەوە باس بەسەراتەکە قوربان مەوعید وەڵاهی قسە بەسەرات خەیات بەجددی بەڵێ من هەر لە گەنجیمەوە یعنی هەر احتفاظم بەو وەزعەوە کردووە بە وەزعی مەوعیدەوە لا چونکە بەجددی خەیات لەگەڵ ڕێزما بۆ خەیاتە زۆر باشەکان کە خەیاتی زۆر باشمان هەیە هەر خەڵک پێمانەڵێتەوە لە خەیات بۆ ناسراوە کە وعدی ڕاستی نییە دوو لەیەوە وەڵاهی من بەش بە حاڵی خۆم بەدەمی خۆم نەبەوە ئەو جوابە مشتریەکانم بیدەنەوە زۆر احتفاظم پێوە کردەوە زۆر مهمە ینی دایم لە مەوعیدا 4 بۆ 5 ڕۆژ ئیزافە ئەدەم قاتەکە بتوانم لە 5 ڕۆژە تەواویکەم ئەڵم 8 ڕۆژی تر وەرەوە 10 ڕۆژی تر وەرەوە بەڵام خەیاتی گوێبەوە نادەم ناچێتە ئەولای تۆ خەبرا برادێکم لەم ڕۆژانە قاتی هینە هاو سەری لاموتی لای فڵانە کەسێک قاتم داناوە 8 مانگە لەلایەتی ئەوتم دەتویت بۆچیت ئێ باشە هەر چەند سەریشت قاڵ بێ مەسەلەن ینی 2-3 قاتل لایەنە بەخۆ نازانم بۆچی ئەوتی تا ئێستا تەواوی نەکرۆت خوا وتی بەخوا وعدیەوە بۆم جەژنە تەواوی نەکرد تەواوی کات وتم خوا بکات تەواوی کات احتفاظمان بەو وەزعەوە کردووە الحەمدولله ئێمە بەڵام هەر تێژەکەوی جاری وایە قەدەر بیرچوونێ شتێک کە مەسەلەن بیرت ئەشێسە من جار هەبووە بەجددی ئەڵم وایە ماشم بیرچوون هەیە ماشم کەوتۆتە پشتەوە بیریشم چۆتەوە لە قەرباڵغی ئەوانە ڕۆدا دوای ئەوە کە مەوعیدەکە هاتووە کابرا هاتۆتەوە چاوم بەناو چاوی کەوتووە زانیمە کە قاتێکی لامەوە لە مەوعیدەکە بۆم نەدووریەوە تەمەنەوەی احراجی ژەبی ئێتە بەخوای تۆ عوزرەکەم پێوتووە خواب کا قبولی کاتی وزن جنابەت جلوبەرگی پیاوان مناڵان ئافرەتان چیە دووری بەس جلوبەرگی کوردی پیاوان ئیتر مناڵانیشی تەیەکە بەڵام ئێستا مناڵان خەڵک فێر بووە لە بازاڕە حازری هەیە زیاتر هەر حازریەکە ئاکرد باش بەڵام هەیە تەکلیفەکە قوربان حاجیژن لە ماڵەوە پێی ئەڵێ بڕۆ تۆ خۆت قاتێکت بۆ خۆت کرد بۆ کوڕەکەش ئەوواکە دوای بۆ ڕسمگرتن با لە یەک بن ئیتر ئەو تەکلیفانەمان بۆ ڕەت نابێتەوە زۆر جار وەستا هادی من ئاگادارم تۆ داهێنانت لە پیشەکەی خۆتا کردووە حەسەکەم لەسەر داهێنانەکانە قسە بکەی ئەو داهێنانە چین کە لە جلی کوردی و لە ئیشەکەت و لە بەرەو دووریا کردوتە مەڵێ وەڵام مامۆستادانە سواز بەخوا هەر لە بەدەمی خۆم نەبێت چونکە وەسف خۆش نییە بۆ خۆت لە گەنجیشمەوە ینی هەتاوەکو ئەم لە حزێش کەەوە تەمەنم 52 ساڵ خەریکە تێپەڕێنم هەر بۆ ناسراوم هەر لەگەڵ ئەم ئیشی و پیشەی خۆمە عشقم هەیە یعنی عشقم بۆ ئیشەکەی خۆم هەیە یەک دوو جاریش کەوازم لە خەیاتی هێناوە نە لەبەرەوەی حەزم لە خەیاتی حەزب ینی بڕواکە لەبەر ئیزعاجی بەرە جەژنان تێگە یا دوو لە ڕوجە ناوتان ئیزعاجی بەخوا لە بازارە خەڵک گرتمی وەکاکەم قۆپچە بۆ تۆزە فەرقی دێ خۆ قوپچە من دروستم نەکردووە بۆ تۆزە فەرقی هەیە لەگەڵەمە بڕواکە ئەمە واقع ئەمە بەجددی هێڵن لە بازارە گرتومی وەک دوو قۆپچەی ئەمە یەکیان تۆزە مەسەلەن نەخشەکەی نەوەگوی پێی وتومەتەوە ئەوە
لەبەر ئەمانە دوو جار وازم لە خەیاتینە دوای هەر هاتمەوە سەری الحەمدولله بۆ مەسئلەی ئیبداع ئەرەوەڵا یعنی خەڵک ئێستا هەر ئەمڕۆ مشتریەکەم هاتوو وتی شتێکی تایبەتمانەوێ بۆ مناڵەکەی بۆ جەژن بڵێ ئەمەوێ بانقاتەکەی بڵێن ئێمە پێڵێن نێچیری بێ و گیرفانی هەبێ لەگەڵ هێلێک هێلەکەکەی لە پشتێنەکە بێ ئێتەبەن من ئەوم دووریوە و ئیشی دوورم نردویان بەلای من وتی نردویان بۆ گەورەیە بۆ مناڵەکە بەس گەورە بوو مناڵی تاو مناڵ نەبوو شتێکی زۆر جوانە شتێکی نازان بڵم خۆزگە ڕستمی پێ بووە ئەو شتێکی نەوەیتر دەرەڵا بە من ئەر برایانە و دۆستانە مامۆستا شەفاعی خۆی چی تێ ناچێت ئەو پەڕی بەڕێبەتی کەناڵ محاسبەیەکمانەکەن ئەگە کردیشان من حەزەکەم لێرەوە ڕێکلامێ بۆ خۆ بکەیت تۆ بەرگدورەکە و ناوی چییە پێیجت هەیە نیتە پێیجم هەیە لە خزمەتتانم پێیجەکە هەر بە ناوی قماش و بەرەگدروی پێنج جوێنەوەیە وڵی ئەمساڵ زۆر ئەکتیڤ نەبووم هەر لەبەرەوەی ئەدمینەکەم لە دەستدا بەس پارەکە ماشاءالله قاتی هونەرمەند بۆکان هەورامیم دووری پارەکە ڕکلاممان لەسەر کەشت جوابێکی زۆر باشی هەبوو دوو قاتم بۆ پیاوە دووری کاک لوقمان سەلیم کە ئامۆزای خۆمە قاتێکیشم بۆ ئەو دووری و ئەمساڵ بۆکان هاتۆتەوە دوو قاتی لامە ئیسا ینی وتی بۆ جەژن ئەومان هەیە ئاهەنگوشتمان هەیە کلیپم هەیە دوو قاتی لە لامە بۆیە دوورم قماش و بەرگدروی پێنجۆنەوە ناوی هەم دوکانەکەمە هەم پەیجەکەش ئێستا کات ماوە مامۆستا شێخ فاتح بۆی خەڵک بێ قماش بێنە و بۆ جەژن فریا بکەوێ وەڵاهی من وەکو خۆم کاتێکی زۆر کەم چونکە الحەمدولله من خۆم تەنیانیم سێ خەیاتم لەگەڵایەکە ئیشم لەگەڵاکەن دوانیان ئێرانیەکیشان هەر خەڵکی ئێرەیە ئەوانە هاوکار من خەیاتی زۆر باشیشن چونکە من چون احتفاظ زۆر بەواکەم مشتری گلەیم لێنەکە خەیاتی زۆر باشم هێناوانە بڵێن هەمووە ئەو سێ خەیاتم لەگەڵایە باش ئەوان یارمەتیم ئەدەن هەتا ئەمڕۆژ ئەرەوەڵا قاتم وەرگرت لەوانێت تا 20 مانگی شەروەری بگرم فریا بکەم زەمان سەدانە ئەم ساڵیش خۆ لە ساڵان ناچێ برە ینی پارەکە لە دەی ڕەمەزانی تر قەپات بووی ینی نەمانتوانی بەجددی نەمانەتوانی زۆر بەدەگمن ئەگەر تەکلیفی قورس مامۆستا بێمەعاشی قوربان ئەم برادەرانە خوان لێ ڕازی بێت بەس بەخۆ خەڵک مامۆستا کاکە هادی هەر هینە ینی لە جلکڕین و ئەمانە هەر بازان قەرەباڵغ ئیسە بەتایبەتی ئافرەتان ینی هەر ئەکڕێ و هەر ئەدوورێ و بەتایبەتی بۆ بەهار کابرازانی چۆنە ئێستا بابایەکی مەعاشخۆر بەجددی بەس خەمی ئەوەیەتی وەرگی خۆی و ناڵەکانی تێرکە ناتوانێت ڕاست ینی قەناعەتەکە بۆ قاتەکەی وتوێکی کاوبی کاتە بەری کە ناتوانێت بەجددی پێم عاشەکە زۆر تەسیری پیاوەکە خۆیەکە بە زەحیاڵەکەی نابا من جل نەکەم مناڵەکان ئەم قاتی لە بەرتایە چێ بۆی دووریویت وەسادی دووری وەستادی دووریەتی جا ئەڵێن هەورامی بێ و کلاش بۆ خۆی بکە خەیات بێ و بۆ خۆی بدرێ وەسادی ئەوە لەم ڕۆژانە دکتۆرێکمان بان کرده بوو نەوەڵام مامۆستا زرنگ سالار بوو زوو سێریکی وەرگی منێ کرد کە باسی ئیمانە کرد توش لەو کاتەوەکەم دوو سێ دیقەتێم قاتی منەدا ئەم قاتی من بازاڕی نییە بازار نییە وی بزانانی نا بازار نییە مامۆستادانە هەر کەسیش دوورێتی دەستی خۆش بە جوان دووراوە تۆزێک بۆ تۆ گەورەیە ڕەنگە وەڵا زەعیف بوو مەجنە و کاتی بووی دووریم لە مەریوان دەسوخەتی یەکتر جیاکەنەوە کاکادی ژەنابتان ئێستێکی خەیات بزانی ئەمە بازاڕێ بناسم ینی بزانمەوە ئیشی فۆڵ وڵی دەگمەنەوەڵا بەس ئیشی خۆم هەڵیە ئیناسمە ئەیناسی توی نە بەس جلێک لەبەر یەکێکا بەزانی ئەو بازاڕیە یان ئەوە خەیات دووریەتی نیە ئەوە ئاسانە ناسرێتەوە خەیات ئەوە زیاتر ناسی خەڵکی عام نەوەڵە منەمە دۆستێکی خۆمە برادێکە لە مەریوان ئەو بۆی دووریەوە وڵات دەستی خۆش بێت جوانی دووریەوەستی زۆر وەسا هادی خەیاتی ئێرانی هینیان جوانە خەیاتیان جوانە وایە بەسە لیقایان زۆر ڕاستە ئەرەوەڵیشیان جوانە منە برادەرەی لە لامە دوانیان اعترافەکەم لە خەیاتیانی لە عامی خەیاتی ئەوانە توانن مانتۆ و چوزانم چاکەت و قۆڵ چاکەتی و ملیوان چاکەتی و هەموو ئەمانە دوورن بڕاستی دەی من ئەوانە نازانم یانی نەم کردووە ئەوان کردویانە هەتا لە تارانە ئیشیان کردووە ئەو خەیاتی ئەگەر کە لە تارانە ئیشی کردبێتتر زۆر زیرەکە وەسادی تۆ قوماشی شەیوانە بەڵێ باشترین جۆری قوماش یعنی بۆ نمونە ئەبێ
چ جۆرە قوماشە بێ نایلۆنی زۆر بێ خوری زۆر بێ نازانم ینی چۆن قوماشی باش جیا بکەینەوە ئەو قوماشی کە جل لە بەرەکەی دانیشی هەڵستی تۆ هەمووی چرج بووە ئەمە چاکە یا قوماش جلێک کە چرج قوماشی ئێستا خەڵکی ئەمە بەعام هەرواشە هەتا خوری زۆر بێ ئەڵێن باشترەوە ڕاستە کە خوری کەم بوو ینی لایلۆنی زیاترە ڕاست کە تا خوری زۆر بێ گرانترە بەڵام یەک شتی هەیە تا خوری زۆر بە زیاتر ڕوتوی ئەوێ بۆ خەیاتی ڕاست تێگەی جوان بەڵام جوانترەوە بۆ خەیاتی شەر قورسەوە بزانم تاخوری زۆر بێ ناوەڵە تاخوری بێ ئیشی خۆش باشترە ئەرەوەڵە هەتا لایلۆنی زۆر بێ وتوی ناوێ هەتا لایلۆنی زۆر بێ قایمترە ئەو قماشی کە خوری زۆرە ئەو نش قایم نیە بەجددی بەڵە ئەمە ئەمانە هەیە بەڕاستی خەڵک بیزانێ کاڵن قماشەکەی زۆر چرچە بێ بەخواوە زۆر ئەسڵە بۆیە زۆر چرچە بێ ئێستا چ قوماشێک بە ناوبانگ ینی کاڵم بە ناوبانگەمە بەسم هەر ناوبانکەی نییە لە بازار ڕاهەیە باشە و مەترەکەشی گونجاو ینی سعرەکەی گونج ئەمڕۆکە بە زۆری کاک دانا قماشی سینی و هندیمان هەیە باشە بەعام ئێرانی دەبەرەوە ئێستا زۆر گرانەکەی بە جددی ئێرانیشمان بۆ ئێران بە جددی لە قماشە ئێران زۆر قماشیش باشی هەبوو زۆر دەرەجەکە بەڵام ئێستا هیچ مەگەر کابرا کۆن بێ ما بێتی دینا ئێستا لەوێ لەبەر وەزعیکە هەیەە زۆر گرانەکەوێ ناتوانین بهێنین قماشی ئێرانی کەمتر بەڵام ئێستا بەعام چەند شەریکەیەکی بەناوبانگە بۆ شەریکەیەکە پرۆنتۆی پێڵێن سینیە سلکامان هەیە سلک ئەو هندیە ئەیتر ئەم قماشانە زۆر شتی باشن ڕاستە ئێستا مامۆستا شێخ چۆن چاکەت و پانتۆڵ هێلێکی هەیە ئێستا جلی کوردیش هێلێکی ئەوە نیە هێلەک هەر خۆ مۆدیلی ئێستا نییە هێلک مۆدیلی هێلە کوچۆغاکرا کاتی خۆی بەڵام ئێستا مۆدیلی هێلک گەڕاوەتەوە شتێکی زۆر هەنێ لە تازەگەریاتیایەکەکەی زایدەن هێلە کاتی خۆی هەر لەگەڵ چۆغە لە بەرەکرا ئێستا لەگەڵ نێسیری لەبەر ئەکرێ لەگەڵ نێسیری گیرفاندار لەبەر ئەکرێ تێگەی ینی لەگەڵ ئەمانەش لەبەر ئەکرێ و ئەنجا ئێستا لەگەڵ کراسی لەبەر ئەکرێ بەڵام لەسەرەوە ئەی کاتەبەری هێلەکی لەسەرەوە ئەی کاتەبەری شتێکی زۆر جوانە مۆدیلی گەڕاوەتە بەڕاستی ئێستا زۆر وەسا هەردی زیاتر ینی خەڵک ئیسە ڕوو لە کام مۆدیلێ ینی نێچیریە یاخود ئەم قۆبچەیە کامیانە ئەم مراخانەی بەری من زۆرترین تەڵەب ئەمەیە چونکە زۆر کوردیانەیەکی ڕەسەنە خەڵک زۆر لێ پرسێ نرخیشی هەر ئاینەشتا یا فەرقی هەیە لەگەڵ نا ئێستا دوورین بەعام خەیاتەکان ئەمە بە هەشتا دوورن هەشتا تا هەفتا تا هیچ خەیات بە 90 ئەی دوورەیانی ئەوە خەیاتە باشەکان بەڵە بەس درونەکە ئەی قوماشەکە چەنی تێ قوماشەکەشی لە 50 تاوەکو هەفتامان هەیە ینی نزیکی وەرەقێکی تێچێ ئەرە قوربان بێ پشتێن بێ پشتێن عسمانمانێ بۆ ئەخەری وا بڵم پشتێن ئێوە نیتانەوە نیە خۆم پشتێنیشم هەیە بە پشتێنیش هەیە حاج عوسمان عەزیز نابێ بۆچی عەزیز بێ لە خۆی کڕم زۆر باشە چی ئیشێک لە ناو خەیاتیە چونکە وازم خەیاتی چەند بەشێکە ها ئۆڤەرە و قۆبچێ و جاران من زوو کردومەم ئیشە بۆ یاڵم مەچینی شوێنی قۆبچەکان و ئۆڤەر و ئەوانە و دوورین و بڕین و ئەمە چ شتێکی زۆر ئیزعاجە زۆر قورسە زۆر ناڕەحەتە زۆر بەگران فێریەبی وەڵاهی مامۆستادانە بەڕاستی بڕین یەک جارە یەک جار کە وەرد گرت هەرەوەی دەستن لەگەڵ مقەز ڕاهات هەچەند زۆر ئەساسە وای کەسێک کە فێری خەیاتیە بە ئەخیر شت بڕینی فێرەکەن ئەخیر شت بەڵام ئەوەی کە زۆر ناڕەحەتە زۆر تەرکیزی ئەوێ تێگەی زۆر وردبینی ئەوێ بە جددی دوورینە لەناو هەمویا چنین لەناو دوورینا چنین تێگەی بۆ من ئێستا و گیرفانەی جەنابەت ئەو قەوسە ینی ئەو قەوسا من هەچەند ئێستا من بوا نایکەم من خۆم بە لەزگەی دوودی و بە خەیاتی یەکەم و دوایی هەڵی جەرمۆ جوانی دەرەچ ئەوەیەکە لەبەر ئەو قەوسە زۆر ناڕەحەت ینی زۆر بەوتو دەرەکرێ هەر دەست دەسووتێ جام لە ترسی دەسووتان بابەتەکەم گۆڕیوەشێ جاخەریوەن چەند جار دەست سووتاوە یا چەند جار دەرزی چوە بە دەستا دوو جار دەرزی چوە بە دەستمە لێرە ڕۆیوە لێرە هاتوۆتە دەرەوە شکاوتیشە بە پلایز دەرمانێ ناوەوە زۆر ناخۆشەوە هەر قورسەوە بەسی بەسییت تایسە بۆ دوو بە سێ جاروام لێ هاتووە شغڵەکەمەی دەرزی هینە کاکدانە بەسی بیا لە دەسڵی ژنێ لەگەڵ چوپیایر یەکسەر
نشي عزا بينردوا بس من دو جارتي اشكا سبحان يعني لا ارى والله يتر عزارك شي بالو لا بوسته باسی چی مانەکرد باسی ئەوە مانەکرد ئەخیر شت چی فێرەبی وتمان بڕین لە چی زۆر ناڕەحەتە زۆر ئەوەی کە لە دوورینە ناڕەحەتە چنینە چنین وردەکاریە بەسی دی ئەو ملیوانە هەر بە چنین نەخشی تیا بکەیت ڕاستە تێگەی نەخشەکان ئەوەن بە شێوەیەک بێت مەکینەکە دەبێت ورد بێ جوانیەک بدا بەدەستەوە لە ئیشەکەدا جلی کوردی مامۆستا شێخ فاتیح زۆر جوانە بەڵام ئەگەر ناشرین بدوردێ قیاس نەبێت لە بەری کەسەکەیە ئەلەمانەی چرچ و لۆز بێ ئەمانی یەک دنیا چرچیتیا بێ و ئیتر ئەو هەر پێی ناڵن ئیتر حەز ناکەی جلی کوردیش ببینی وڵی هەندێک کەس جل بەرەکە وڵی من حەز ناکەم زەمی هیچ خایاتێ بکەم چونکە هەمویان مامۆستا و گەورە بەڕێزن بۆ من بەڵام تا ئێستا چەند جار ڕێکەوتووە و توێتی وەساگەن نردویانم بۆ لای تۆ بەخوای گەورە ئەو بە 4 ساڵیش هەچێت لە داخی ئەوەی کە حەچی جلم دووری خراپیان کرد هاتووم تۆ قاتێکم بۆ بدووری کە خراپ نەبێ منیش وتم برا من یەکەم قات بۆ دەدوورم ئەگەر خراپ بوو قاتێکی ترێ بۆکە ئەگەر ئەویش هەر خراپ بوو ئەوەی تر من نازانم خیاتی جلی تۆ بدوورم یعنی من خیات نیم عنی چی وتم یعنی بە زەمان لای من هەر بەجددیش وام مامۆستا شێخ فاتیح من وا تێگەم جەنابەت قاتێک بۆ من ئەهێنی کە دوایی لەبەری کەیت و قۆزێنی پێوە بکەیت ڕاستە و کەشخە بێ لەبەرتا نەق ماشێک بینیت و من سەقەتی کەم جوان نەیدورم جەنابیشت بڕۆی لە ماڵەوە فڕێ بێ منەوە کەس بێ بە حەڵاڵ نازانم بەڕاستی کە خۆم بزانم خراپە بێت من بەبێ پەراوە ژل نادەمەوە مەگەر زۆر زۆر ضرور بێ کابرا لە سەفەرێکا بێ بەبێ پەراوە ژل نادەمەوە بۆچی ئەڵێم با لەبەر چای خۆمان لەبەریکە ئەگەر قاتەکەی خراپ بوو من ئەزانم کە خراپە هەلانێم بیزە بدواش بۆ ئەو لەو ماوەی پێشوە پارەکە بوو برادێک دوو قاتی بۆ هێنام بۆم کرد بە شاڵی بە شێوەی شاڵی بۆم دووری هەرقماش بوو دوایی سوبحان الله کە خاتە ژوورەوە ئاوا سەیرم کرد کاکدارای ناوبۆستش ناوەکەی پیر بڕواکە لی ترسام ئەوە گەورە کەوتە بەرچاوم هەر پێشەوە زانیم پەنم ماوە چونکە بەجرە کوردیەکانەوە کە هاو قیاسم گرت وان نەکەوتە بەرچاوم وتم بەرحاڵ خواب بکە هیچ نەبێ لەبەریکە کە لەبەریکە هەلو بەری ناچوو وتی ئەوە چیە وتم وەڵایتر ئاوایە ئاوتی زۆر زۆر بچووکە وتم وەڵی برە هەر هاتیە ژوورەوە ترسام ماشەڵڵا ئێستا زۆر کەتەوە کەوتیتە بەرچاوم وتم خوا قەڵەو نەبووی ئەم لە 15 ڕۆژە ڕۆژ ئەوتی کێشە نییە ئەمە برایەکەم وتم نابرا قاتەکە من خراپم کردەوە خوێنەکەیشی خۆمەیدا وتی بەخوا برا نابێ ئەو زەرەر نایم لە برا بەخوا زەرەر ناکا بۆ من دڵنیا بە ئەیکێکی ترێ ئەی دەمێ ئەچەند وا دەرنەچوە هەر بە بازاڕی فرۆشتم وتی ئێس چی بکەنانی وتم قماشم لایە هەر لەو قماشەی خۆت ڕەنگیشی ئاوازیشم لایە خۆت چ ڕەنگێکت بە دڵبی گۆڕ دوو قاتی دووری ئینشاءڵڵامان عیبی ناست خۆش بێ کاتمان نەماوە من یەک پرسیارەکەم لە کۆتاییە ئەگەر مامۆستاش پرسیاری بوو لە خزمەتێن زۆر بە کورتی ڕەمەزان و خەیاتی ڕۆژ و زیکرەکان قورئان خوێندن تۆ لە بەیانیەوە ڕووی لە دوکان خەریکی وەنیە ئیشیت من جارێ بۆ تەلەفۆنم بۆ کردی لە ماڵەوە ژەر ئاگام لێ بۆ خەریکی ئیش بوو نازانم ماشە لە ماڵەوە شەوجە لە بڕم چۆن کاتەکانە لەگەڵ ڕەمەزان و عیبادەت و قورئان و زیکر و ئەوانە زۆر بە کورتی سوپاس بخوا وەڵی من لەسەر لە دوکانە کە فراغت هەبێ و بیرت بێتەوە زیکر ئەوە ئەگەر خی گەورە بەنسیب کە زیکرەکەین ئەوە هەر ئەوە گینە باخی ئەو کەیتر لەگەڵ مشتریان مەشغوڵی مەجای زیکر و ئەوراد و ئەوە نییە نوێژەکانمان سوپاس بخوا بە جەماعەتە ئێوارە نیشکە دەینەوە لە ماڵەوەی تر بەڕاستی تۆزە مزگەوت لێمانەوە دوورە ئێواران ناتوانم بچمەوە مزگەوت ڕۆژۆشکەن و دوای تەراوی حەکانەکەن سوپاس بخوا تا 11 جل ئەبرم لە 11 بە دوا جوزئی قورئانمان هەیە کە ئەی خوێنین لەگەڵ ماڵەوەیە الحەمدولله جوزئی قورئانەکەم ئەخوێنم و ئیتر ئەنجا ئەخەوین بەستا هادیە خۆ بەخێر بی خۆشحاڵ بووین بۆ گوڵستانەکەم خی گەورە ڕاستە ئەوەدانتر کردەوە خوا بەفەقتان کە خاتەکەش ماشەڵڵا زۆر جوانە زۆر جوانیش لێت دێ مامۆستادانە پیرۆزیەوە زۆر گەر قیاسمان بوو وایە بۆ یەکە هەموو ئێوارێک هاتم بۆم بەرنامەیە قاتێکمان یەک نوکتە لە ئەخیرا بگێڕمەوە دوو قاتم بر بۆ خەیاتێک زۆر گەورە قۆڵەکانی زۆر گەورە دووری بووی بەڕاستی زۆر کەم لەبەرم کرد لەبەر منە کوتی ماوەسای احتیاتی دەستنوێژی تۆم کردوت
ژێکێکە لە مشکلەکانی خەیال بەڕاستی کابرا جاری وای حسابی بۆ ناکەی بەڵێ بەڵام ئاسانە چاکردنەوەی هەیە خۆم ڕاستەنکە یاخوا دەست خۆش بم سپاسانەکە یاخوا بەخێر بێ ئێمە خۆشحاڵ بووین سەلامت بیاخوا موفقتان زۆر سپاس دەکەین قوربانی ماوسەیە خۆشحاڵ بووین خۆی گەورە ڕستی حەڵاڵت بۆ زیاکە باڵامان ینی ئەوە ژمن هەموو ڕۆژەکە چون قاتێکمێنان لەگەڵ بێ عزیێتمان نای کاتمان گرت ئەو سازم هەر میوانی دومیشمان حاضرە بەڕز دکتۆر کاوە فەرەد سعدون کاک دکتۆر جان فەرموو عليكم السلام ورحمة الله وبركاته وخير بيا أخوة كاو خير باشا قربان خير بس خير بيا أخوة خير بيا أخوة خير باشا كاكتور بخير بيا يا خير شكرا باشا حالة حالك الحمد لله والله باشا سلام بيا كيفيتك باشا الحمد لله يا أخوة بخير سلام بيا طبعا دكتور كاو فرج سعدون بله پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی سنگ و کۆندامی هەناسا کاتۆریان یەخوا بەخێر بێ سەرەتا جگەرە و ئەم شتە تازانی کە داهات و چۆن بتوانین مانگی ڕەمەزان ئیسە کۆمەڵە گەنج هەیەکە ئەلحەمدولیلا ئیلتیزامیان هەیە نوێژەکەن ڕۆژوەگرن دیندارن بەڵام جگەرە ئاخۆن یاخود ناتوان تەرکی جگەرە بدەن ئەم فرسەتی مانگی ڕەمەزانە چۆن ئێمە بتوانین پشتیوانە بگرین پێیان بڵین کە ئەتوانن لە مانگی ڕەمەزانە واز لە جگەرە بێن دەستان خۆش بێ بەنای خۆی بەخشندە و میهرەبان طبعا مانگی پیرۆزی ڕەمەزان دەرفەتێکی گەورەیە هەم لە ڕووی ئیمان و ئەم لە ڕووی بیر و باوەڕ و لە ڕووی عیبادەت و لە ڕووی نزیکبوونەوە لە خوای گەورە لە ڕووی بەدێهێنانی مەبەستی سەرەکی عیبادەت لە ئینسانە دوو لایانی زۆر گرنگی هەیە مانگی پیرۆزی ڕەمەزان یعنی بۆیە بین پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام سەحابەکان پیاوچاکان بەردەوام چاوەڕێی ئەم مانگە بوون وەکوڵێن 6 مانگ پێش هاتنی مانگوتیان خۆیان مانگەین ڕەمەزان کاتێکیش تێپەڕی خوایگەیان لێ ماقبوڵکە 6 مانگ دوعای قبوڵبوونیان کردەوە تەمەنە من لایەنی ئیمانی و لایەنی بیر و باوەڕ و لایەنی دەرونی مرۆڤ یانی لە ڕاستی ئەوە لایەنێکی گەورەی هاتنی مانگی پیرۆز و ڕەمەزان و ڕۆژوگرتنە لایەنی دووەمیش لە ڕاستیە هیچ شتێکە خوای گەورە لەسەر ئینسانی دانابێ بێ حیکمت نییە ڕاست یعنی بە حەقەت ئەبێ ئێمەوە تێ بگەین کە خوای گەورە کە ئینسانی دروست کردووە هەر ئەو شایانی ئەوەیە کە بتوانێت بەرنامەیەک بۆ ژیانی ئینسان دابنێت تێر و تەواو و کامل بێ و هەموو لایەنەکانی پڕ بکاتە و هیچ نوقسانی کێشێکی بۆ دروست نەبێت لە ژیانێ بۆیە گوێڕایەڵیکردنی فەرمانی خوای گەورە دڵنیا بین لەوەی کە هیچ جۆرە کێشەیەک بۆ ئینسان دروست نەبێت بەڵکو وەکوتمان حکمەتی گەورە سوودی گەورە لە پشت ئەم عیبادەتانەوە هەیە خۆی ئینسانی مسلمان کە عیبادەتەکە هەر گوێڕایەڵیە بۆ خوا طبعا ئەمە وأطيعوا الله وأطيعوا الرسول طبعا گوێڕایەڵی خوا و پێغەمبەری خوا ئەمە ئەرکی سەرشانمانە ئەمە پەیاممانە لە ژیانە کە لەسەر ئەو بەرنامەی خوا بڕۆین بەڵام لە هەمان کایشا بێ بزانی کە خوای گەورە شتێکی بۆ ئینسان دانابێ وتمان بێگومان بێ حیکمت و بێسوود نیە هەر لە باسی ڕۆژووە خوای گەورە کول لە کۆمەڵێک ئاەتە باسی ڕەمەزان و شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن پاشان دوای ئەوە فمن شهد منكم الشهر فليصم باسی ڕۆژوگرتن چۆن بکەی لە کەیەوە بۆ کەی بێ باشە پاشان عذرشی دانەوە يعني بۆ کەسانی کە توانان نییە بۆ نمونە فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخرى ئەگەر ئەتوانین کاتێکی تر بە ڕۆژوو بنەوە قەینا لەو کاتشە بۆیان ناکرێت خۆی گەورە يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ئەو ئاەتە زۆر جوان باش خۆی گەورە دایم ئاسانکاری بۆ ئینسان هەیە خۆ ناوێت ئینسان تعزیب و مەشق ئینسان خواتە مەشق ینی پەروەردگار چی سوودی لەوە بینە ئینسان تووشی تعزیب و مەشقت بێت نە لە مڵکی خوا زیاکە وانێ لە مڵکی خوا کەمەکە ئەگەر ئینسان گوێڕال بێ لە ناڕەحەتی هەر کامێکیان بێت لەبەرەوە خۆی گەورە ینی بۆ سوودی مرۆڤەکانە هەر لە کۆتایی ئەوانەکەڵێ ئەوانەی کە کێشیانێ مەریضن ئەو على سەفەری ئەفەرمێکی لە ئەخیرە وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون سيون ملاحظة جوانا خوي قولها فين بجزانا أجر إيوه بروجون حتى نخوشش بين أجر بروجو بن لو أنا زور سودي لي بينا يعني هو مزعن كيد النخوش بيتشتيبو لو أنا خوشكش سودي بلا يعني الرجوع كزرريه وانية لو أنا لزور حالتي نخوشها مروف سودي لي بينا ويبين يعني قبل أنا تندرسي الرجوع شتيكي زور جوري حكمتي زور جوري لا لهاتنا وي مانجي بيروزي رمضان لصالح مانگی تەرخان کرا بۆ ڕزگارکردنی مرۆڤ لە زۆرێک لە کێشە تەندروستیەکان بەڵام کاک دکتۆر ئێمە ئەم هەوایی هەڵیەمژین ڕاستەوخۆ لە ڕێگەی بۆری هەوا و لوتمانەوە یان لە ڕێگەی دەمانەوە چێتە ناو سیەکانمانەوە بێگومان ئەگەر ئەم هەوایە پیس بێ ئەوایەکی پیس هەڵمژین ئێمەش تووشی نەخۆشیە بین بەڵام چی بەوانە ئەڵێ
گەنجن یان تەمەنێکیشان کردووە بەدەستی خۆیان ئەم ژەهرە ئەم نیکۆتینە ئەم دووکەڵ ئەکەنە جسمی خۆیانەوە هەر بەڕاست دکتۆر زۆر جار کەسی وایە ئەنی عینادیت لەگەڵەکە ئەڵە کاکە لەسەر چێلی قبری چێ نووسراوە بە جگەرە مردووە من باپیرم ئەڵە 70 ساڵ جگەراخوا و زۆر تەندروستە هەر بەڕاست ئەم دووکەڵ و جگەرە و نێرگەلە و ڤەیپە ئەوەندە مەترسیە ئێمە تەورێکی لەسەر ئامادەکەین بێگومان ئەگەر ئێمە باسی مۆزوعی جگەرە و دووکەڵی جگەرە و ڤەیپ و تا هەموو ئەم جۆرانی کێست بەردەوام شتی تازە پیابیان ئەمانی کە مرۆڤ بەکاری هێنێ ئەمە لە ڕووی زانستی و لە 100 سەلماوە کە زیان بەخشە یعنی هیچ شتێک نییە بەقەر دووکەڵی جگەرە توێژینەوەی زانستی لەسەر کرابێ لەم سەردەمایە بە تایبەتی لەم 50 ساڵی کۆتایی سەدەی 20ەما بە تایبەتی و ئێستش لەم سەردەما یعنی هیچ نەخۆشیەک نییە بە تایبەتی نەخۆشی شێرپەنجەی سیەکان کە لە ڕووی زانستی و سەلما بێت یعنی هەر سەلما بێ هۆکاری ڕئیسی جگەرێ هیچ شتێکی تر نییە هیچ نەخۆش هیچ شێرپەنجەی تروانیە بۆ من ئێستا شێرپەنجەی ڕیخۆڵە بۆ ناڵە هەندێک خواردن خۆی وایەکی خوا توش نابێت بەڵام ئەوەی جگەرە ئەکێشێت دڵنیا بێ لەوەی 30 جار توشبوونی بە شێرپەنجە لە خەڵکانی ئاسایی زیاترە و بێگومان بێ لەوەی کە لە کاتێ لە کاتەکانی ژیانە لەوانەیە تووشی یەکێ لەو جۆرە شێرپەنجانە بێ یەک جۆریش نییە تەمانەوەی باسەکرێن نزیکەی 25 جۆری شێرپەنجە هەیە جۆرە عینێکی هەیە لە علاقەی هەیە لەگەڵ دووکەڵی جگەرەیە و لە هەمووی سەرەکی تر شێرپەنجەی سیەکان و بۆری هەناسە کە تۆ دووکەڵەکە ئەکەیتە ناوی ئەوەی جەنابەت ئاماژت پێدا وەکو مانگی ڕەمەزان و دەرفەتێک و فرسەتێک بوو ئەوە یعنی ئەو بەڕاستی ئەوەش کە ئەڵێ وەڵا ئێمە هەرە کێشین و کەس ئەو خۆ خەڵەتانە لە ڕاستی ینی ئەوە تۆ گوێنەدانە بەو زانست و بەو زانیتر ئەوە کە گوێنایەتی کابرا هیچی لەگەڵ ناوتێ ڕاستی چونکە ئێمە وتمان ڕۆژانە توێژینەوەی تازە ڕۆژانە بەڵگەی زانستی دەسەکەی لەسەرەوەی کە زیان بەخش ئەمە لێ بۆ تۆ لە ڕووی زانستی و کەس ناڵێ سوود بەخشە حتا ئەو کاوی خۆشی دروستیەکە ئەوەی کە خۆی دروستیەکە ئەڵێ سوود بەخشە لەسەر پاکەتەکە چی نووسیوە ئەڵێ تۆ بە دڵنیا بە لەوەی تووشی شێرپەنجا بێگر بەردەوام بی لەسەر جگەرە خۆی واڵێ کابرێکە خۆی دروستیەکەی خاتە بازارەوە ئیتر قابلێت تۆ ینی خۆ خەڵەتانە ڕاستیا بڵێ ئەوە من زیانی نییە و تووشی هیچ نابم ئەوە خاڵێک پاشان مۆزوعی ڕەمەزان و بڵێن ئەوەی کەوتمان یعنی لە ڕاستیە ڕەمەزانمان دەرفەتێکی گەورەیە یعنی ئینسان ناتوانێت لە زۆر لایانی تەندروستی و سوود وەرگێ لە ڕۆژی ڕەمەزان خۆراک ئەوە لە ڕووی زانستی و سەرماوە ئەویش ئەگەر زیادڕەویە هەندێک جۆری خۆرە هەندێکشت بکەی زیانی تەندروستی گەورەی هێوانش لە خۆشیەکانی ئەم سەردەمەوەکو پەستانی خوێن و شەکرە و دڵ و بۆریەکانی خوێن و چەوری بەرزبوونەوە لە خوێنە ئەمانە بەهۆی چیەوەی بەهۆی تێکچوونی شێوازی خۆراک و خواردنەوەی لای مرۆڤەکە ئەم خواردنە تازانەی کە پێیاوێت تایبەتی فاست فود ومان یعنی ئەمانە ڕاستە ئەمەش ڕەمەزان فرسەتێک ینی تۆ بە لەلایانی خۆراکەوە و لەلایانی هەموو کێشە تەندروستیەکانی تۆ چونکە وەکو لە توێژینەوەی زانستی من خۆم هەر نووسینێکم هەیە کتێبێکم هەیە لە کۆمەڵێک توێژینەوەی زانستی ئەم سەردەمەوەرم گوتووە لەسەر ڕۆژوو ناوی کتێبەکە ئێستا لە بازارە نەما بەس ناوی کتێبەکە ڕۆژوو معجیزەیەکی زانستیە هەر لەسەر ئەوە گەر کێک دەستیکەوێ بیخوێنێتەوە شتی زۆر گرنگ ئەبینی ئەی لەوا کە تۆن لە ڕووی زانستیەوە ڕۆژوو کۆمەڵێک کاریگەری زۆر سوودبەخش و گرنگی هەیە بۆ لەشیم هەمووی پاڵپشتە بە بەحوسیمان بە پێژینەوەی زانستی و بەردەوام مشتی تازە لەم بوارە پیا ئەبێ ئەی لە ڕاستیە حتا شێوازی ئەگەرمانە ئینسان کێش دابەزێنێت کە لەم ڕۆژایەکێکە لە مشکلە گەورەکان خەڵک کێشی زۆرە و ئەوێت خۆی زایف بکە یەکێ لەو طریقە زانستیە تەندروستانی کە بێزیانە پێوتێ ڕۆژووی تەندروستی یان ڕۆژووی متەناوب یعنی تۆ لە هەفتەیەکە بۆ نمونە 2 ڕۆژ بە ڕۆژ 24 ساعتەکە هیچ نەخۆی 5 ڕۆژەکەی تشت بۆی ئەوە چیە ئەوەی کە پێغەمبەر ساسمە فەرمووی دووشەمان و پێنجەمان بە ڕۆژ بە یان ئەڵێ ئەگەر تۆ بتوانانی ڕۆژوەکە ڕۆژووی متەناوب بتوانانی لە 24 ساعتە بەپی تەمان تەمەنی کەسەکە و ئینەکە ئەگۆڕێ لە 8 ساعتەوە بۆ 10 ساعت بۆ 12 ساعت هیچ نەخۆی باقی تریشت ئەم ڕۆژووی کێمە ئەوە لە ڕاستیە زۆر گرنگە ینی زۆر دەوریە بەڕێ بە شێوەیەکی تەندروستی ئینسان کێشی دابەز ینی زۆرێک لە کێشە تەندروستیەکان و مۆزوعی هەناسەدانش لەوە تێپەڕ نیە ینی ڕاستیە یەکێک لەو کاریگەریانی کە من لەو ئینەشا باسم کرد لەو کتێبەی خۆما لە توێژینە زانستیەکانە باسی دەکەن مۆزوعی نوێبوونەوەی لەشە لە کاتی ڕۆژوو ئەگەر بێت و مرۆڤ بۆ نمونە مودەیەکی زۆر نان نەخوایسە ئەمە 10 ساعت 12 ساعت جاری وای لە هاوی ناچێتە 16 ساعت کە تۆ نان ناخۆی
ئەوە لە ڕاستیە زۆر ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ ئەوەی لەش سەرقال بێ بە کۆمەڵێک کردداری سوود بەخش پاکردنەوەی لەش لە زیانە لە زەهرەکانە بینراوە ینی ڕووی زانستیەوە نوێبوونەوەی خانەکان لە لەشە دەرکردنی زەهرەکان لە لەشە یعنی حتا ئەو چاوریانی کە ئینسان کە هەڵێگرێت لە لەشی ئەگەر لە ڕۆژوە بەکار بهێنرێ ینی بتوانانی تۆزی خواردنەکەش زۆر زیادەڕەوی نەکەی بەشێکی چاوریەکانی لەشتر بێ بەشێکی ژەهرەکانی لەشی مرۆڤ لەناو چاوریەکانە هەڵگیراوە ئەوەش بە هەمان شێوە لەش لی پاکە بێتەوە ینی بەڕاستی بۆ هەموو لەش سوودی گەورەی هەیە و هەروەها مۆزۆی هەناسەدان و کۆئەندامی هەناسەت بەڕاستی ئەگەر ئینسان معیدەی خاڵی بێ هەناسی باشترە بێ ئەوە شتێکی عیلمی و زانستیە چونکە ئینسان شێوازی هەناسەدان لە ئینسانە چۆنە بەتایبەتی لە پیاوە لە سکەوە بۆ سیەکانە ینی زەختێک لە ناوسکەوە دروستە بێ ئەنجا زەخت لە سیەکان ئەکا سیەکان ئەکرێتەوە داخرێتەوە بۆ لە کاتی هەناسەدانە ئەگەر ناوسک بەتاڵ بێ مەجارێکی زۆر باشتر هەیە بۆ فراوانبوونی سیەکان عین ڕاستیە و لە فەرمودی پێغەمبەری هاتووە سێ بەش معیدەت کە بە سێ بەشەوە بەشێکیان بۆ هەناسە بەجێ بێڵا فەرمێ بەشێ بۆ خواردن بەشێ بۆ خواردنەوە زیاد ڕێی مەکە لە خواردنە لە کاتی تریشە غەیری ڕەمەزان تەمان ئەو بەشێکیاڵیتە بۆ هەناسە زۆر باشە ینی سوود لە کاتی ینی کێشەی هەناسەت بۆ دروست نابێت ڕەمەزان سوودێکی زۆر باشی هەیە بۆ پاکبوونەوەی بۆری هەناسەمەوە تەمان بە هەموو بە شێوەیەکی گشتی هەموو لەش بۆ پاشانجەوەی وتمان دەرفەتە ینی لە ڕاستیە ڕەمەزان تۆ ئەگەر بۆ گوێڕایاڵی خوای گەورە دانیشی 12 ساعات 16 ساعات جگەرە نەکێشی ئەو دووکەڵەنەکەی بە قوڕکتە ئیدە 8 ساعاتەکەی تیژ ئەگەر بتوانانی تەحملکەی یا چەند ڕۆژێکی تری بخەیتە سەر خۆی ئەوەی کە زۆر لەوانەیە کێشە بێ بۆ ئەو کەسانیانێ جگەرە تەرەکەنیا ئەو دوو کەڵوشتە واز لێ بێن جگەرە بێ نێرگە لە بێ وەی بێ هەشتێکی تەمانی کە تازە پێیا بووە لە چەند هەفتەی یەکەما تۆزە کێشەیە هەفتەی یەکەم دووەم سێم تا چوارەم هەفتە لەوانەیە کێشە هەبێ ئەو کەس تۆزی حەزی لێ بکە هەندی عرازی سەری بووی بێش بەڵە سەرێشەیەک دوو چونکە عرازی ئیدمانە ینی تۆ مادەی نیکۆتین هەیە لە دووکەڵی جگەرە و لە نێرگە لە ئەوان لە هەمویان هەیە تەمان لە تووتنا هەیە تەمان جا ئەم موسیبەتەکە چییە ئێمە ئێستا باسی دووکەڵی جگەراکەین دووکەڵی تووتنەکەین کە زیانی هەیە تۆرە سێری ئەم جگەرانەکەی کەسە لە بازارە هەیە پاکەتێ بە 250 دینار تۆ تەسەوەرەکەەوە تووتن بێ من تەسەوەر ناگەم تووتن بێەوە الله عالم چی ئەوە ئاردەدارە چی زۆر خراپتر یعنی لەوان ناشزانیت وە لە وڵاتە خۆ ئەوانە هیچ زۆر بش هەر بە قاچاقێتە ناو هەرێمە و هەر فاسێکی بوون هەر ناشزانڕێ ئەمە چی ئەم مادەیکە ئەمە تۆ پاکەتێ بە 250 500 بە 1000 نارەکڕی جاران هاجگەرەکان کابرای کڕی پاکەتێ بە 5 دینار بوو ئەوە تووتن بوو ڕۆژناری ڕاستی ئەوە تووتن بوو لێ دڵنیا بێەوە تووتنە ئەوەنج ئەوە زیانەکانی هەیە ئەوە سەرەتان دروستەوە جاوەرە ئەمەی تریان لەسەر بابەتێکی تر ینی زۆر جار گەنج نازم غەڵەت تێگەیشتووی یان ئێوێ خۆی پێ هەڵخەڵەتێنە باز لەوە کاڵێ ڕاستە جگەرە و تووتن خراپە بەس ئەم ڤەیپە یا ئەم نێرگەلێم دووکەڵی نازان بە ئاوەکەیان ڕۆها تاقیمە بێ و ئەمە زەرەری نیە بەڕاست دکتۆر ڤەیپ و نێرگەلە ئەوانە تەندروستن تەبان وەکو نێرگەلە ئەوەی کەڵی بەنا ئاوەکە ڕۆ بنە ئەوە ناڕوە ئەزین چی ئەو مۆزوعە ئەو ئاوە بەس بۆ شێدارکردنێتی دووکەڵێکی وشک نەبێ شێدار بێ هەڵمی ئاوی لەگەڵا بێ بەس بۆ ئەوەیە ئیناوە نییە پاڵفتەیکە یا بەنایە بڕاود شتیوانیە کوشتی وایە هەر خۆی کابرا خۆ لەبەر چاوێت بەسەر ئاوەکە ڕۆیەتە ناو سیەکانەوە تەمان نەجا ئەوەش موسیبەتێکی ترە چونکە ئەو هەڵمە ئاوە گەرمەش هەر خۆی بۆ خۆی زیانی هەیە بۆ سیەکان طبعا ینی ئەوە شتێکی باش نییە ینی جاری وە هەندێک کەس هەستیاری کۆ ئەندامی هەناسەی هەیە لەو ئێستا بۆ من هیوا هەیە لە کاتی شێدارە لە بارانە لە سەرما کۆکە حساسیەکەی لێ هەڵەیاتەوە بۆ لە ئەو جێوگۆڕینەی بۆریەکانی هەناسە زۆر خراپەوە ینی لە سادۆ بۆ گەرم لە گەرمە بۆ سار شێدار وڵاتێکی شێدار کە لەسەر بەحرن سیرەکەی ینی مشکلی سیەکانیان زۆر هەیە دەتۆرە ئەمە ئەم هینە تەوان ینی ئەوانەی شێدار بێ یان ئەوانەی کە تەپوتۆز و دوو کەڵ شتانە زۆر ئەوە لە ڕووی ژینگەیەوە تەمانەوە زانراوە کەواتە ینی مۆزوعەکە ئەوە مۆزوعی نێرگەلە ئەوە نییە بە هیچ شێوەیە پاشانیش ئەم ڤەیپ و شتێکە ئێستا لە ڕاستی ئەوەیە و زانستیش باسیکەین زۆر توێژوونی بە قوتی لەسەری ناتوانین بڵێ وەکو تووتنەکە وایە بەڵام ئەو مادانەی کە تایەتی بە هەمان شێوەکە تۆ مادەیەکە ئەبێ بە هەڵم تەمان ئەبێ بە دووکەڵ تازەشە جارەکە تازەشە ئەم دووکەڵە بێگومان بە لەوەی کە هەر نزیکە لەوەی کە لە تووتنەکەەوە دروستە بێ ینی
لەوە ناچێت فەرقێکی وا لە نێوانانە هەبێ تۆ هەر ئەنواع موادی جا غیری و مۆزوعی تووتنەکەەوە تووتنەکەی لەلایە بەڵام ئەمانەی تر وەکو نێرگەلە و ئەم ڤیپ تامی تێکرێ بۆنی تێک ئەوانش ئەوی مادەی کیمیاوین کابێ بە هەڵم و ئەچێتە ناو سیەکان و ئەنیشە لە سیەکانە ئەنواع وشکال کێشە دروستەکان ڕاستی هەر هەمووی زیان بەخشە یعنی بەڕاستی ئەوە خۆ خەڵەتان نەتۆ بڵێ من زیانی نییە ئەمانە هەندێشتی جێسە بۆن بەجگەرە لە پەنجاکانە خەڵکی وەربا بەجگەرە خۆ تەندروستی باشە بێ وانە لە لە سەدەی بیستەمە ئەی دوایی دەرکەوت لە ئاخرە کوربا بەمە چیەکەن تو ئەمە گەورەتی ئەوەی کە جگەرە ئەخوا هەر زەرر لە خۆی ئەدایان ئەگەر لە ماڵەوە بیخوا بۆ مناڵەکانی و بۆ خێزانی ئەم دوو کەڵە کە ئەکاتەوە دەرە ئەوان جاری کاڵێمژن بەڕاست بۆ ئەوان چۆنە طبعا ئەوە قشێکی جوانە دەست خۆش بێنی ئێمە حاڵەتێکی جگەرەکەشانمان هەیە پێوترێ پاسیف سمۆکین یعنی جگەرە کێشانی خۆنەویستانە لە کێشانی چالاک جگەرە کێشانی ناچالاک یعنی ئەو کەسەشی کە لەگەڵ یەکێکا دائنیشێ کە جگەرە خۆرە ئەوش هەر بە جگەرە خۆ حسابە لە پاسێکە کە تۆ خۆ جگەرە ناکێشی تۆش هەر بە جگەرە خۆ حسابی بەڵام تۆ ناچالاکی تۆ بە چالاکی هەڵی ناوێ دووکەڵەکەی ئەو هەڵمژیتەوە طبعا بینراوە جاری وایە بەپی کەسەکەی یانی طبعا پێی جۆری جگەرەکەشە بینراوە لە 5 جگەرە لە 4 جگەرە جاری وایە لە 3 جگەرەش کە گەرێکی لە بەردەمی تۆ بیکێشێت تۆ یەک دانە کێشەوە بەبێ ئەوەی تۆ ئەجا ئەمە یەکێکە تێکەڵی خەڵکی ترەبێ جاوەرە بۆ ماڵ و مناڵ و کەس و کار بینراوە لە بەتایبەتی مناڵی خوار 5 ساڵ ئەو لە ڕووی زانستی و سەلماوە هۆکاری سەرەکی توشبوون بە ڕەبۆ و تەنگە نەفسی لە مناڵی خوار 5 ساڵە جگەرەکێشانی دایک و باوکی لاقی بەشتی تاوانێکی هیچ تاوانێکی غێری جاوە پێ خوار 5 ئەی ساوانێتی هەر بە هەمانش هەمووی دەوری هەیە من خۆم بەردەوامەیان بینیان و نەخۆشانە کە دایک و باوکیانیان هێنن وڵات دکتۆر جا من لە بەردەمی مناڵەکە جگەرە ناکێشم دووکەڵەکە ناکەم بەسەریە ئەخڵم خۆ دڵنیا لە بێ هەر ئەو بۆنەی کە لە دەمیێتە دەر ئەو بۆنە نەک بڵێ دووکەڵەکە هەمان تەسیری دووکەڵەکەی هەیە چونکە تۆ ئەم بۆنە چییە ئەمە ئەو مادانەیە کە تۆ لە سیەکانە نیشتووە لە دووکەڵەکە جارێکی سەر لە نوێتەوە دەرەوە تێکەڵی ینی تو ئەمەە ئەنیشە لەو سیانە بەردەوام تۆ ئەماکەیتە دەرەوە تر ئەگەر بەردەمیشانێکێشی تقریبان ینی نزیکە لەوەی کە دووکەڵەکە بکەی بەسەریە ینیەوە هۆکارێکی سەرەکیە ئەو دژگەرە کێشانی خۆنەویستە شتێکی زۆر خراپە ینی ئەوە تۆ بەوا بزانەکە جگەرە چەنە زیان بەخشە زیانی بۆ تۆ نییە و کەسی کێشی بۆ ئەوانی دەوروبەری ینی بۆ وێنێمە باسی نەخۆشیەکانی کۆئەندامی هەناساکەین یەکێک بۆ منە کۆکەی هەیە ئاڕازی نیشانەی هەناسەی هەیە پژمینی هەیە هەڵامەتی هەیە شتی هەیە ئەو کەسە با بزانێت مشکێشەکەی هەر بۆ خۆی نیە ئەمە بەشێکی گشتی من باسیەکەم کۆندا چکە بۆ چکە تو ئەو پرژانی لە دەمێتە دەرەوە لە کاتی کۆکینە لە کاتی پژمیتانە لە کاتی قسەکردە هەر نەخۆشیێکی تیاابێ هەر میکرۆبێکی تیاابێ ئەوانەی دەوروبەر لەوانێ لێو بگرنەوە ڕاست وەکو کۆرۆناکەیانی خۆوازکاتە چۆن بە شێوەیەکی بەرفراوان لە هەموو جیهانە بڵاو بۆ هیچ بربەسێک نەبوو لە بەردەم بۆ چکە لە ڕێی هەواوەیە خۆ تۆ هەوا چی لێگە یانی کەواتە هەموو شتێکە لە ڕێی هەناسەوە بێ ئیتر جگەرە کێشان بێ یان نەخۆشیەکی درمی بێ ئینسان هەیبێ ئەوانە پێویستە ئەو کەسانە ئاگادار بن کێشەکە بەس بۆ تۆ نییە 4 دەورەکەش بۆ دەوروبەریشتە بێت چارەسەری بکەی وا بکەی کە ئەوانی تر بەوەی تۆ زیان نەکێش بەسکاتۆ لە کۆرۆناکە وا بڵاو بوویەکە جگەرە باشە بۆ کۆرۆنا ئەوە ڕەوا و جگەرە کێشەکان ئەوە جگەرە کێشەکان باسی هیچ شتێکی زانستی نەبوو لەسەر ئەسڵان ئەوەی کە جگەرەیە کێشا لەو کاتە زۆر خراپتر ئەیگرێ بەڕاستی جاری وا زۆربەی ئەوان یعنی بەشێکی باشی کە ئەمرت بە کۆرۆناکە ئەوە بووانە جگەرە خۆرەکان چکە سیەکانیان تەواو نییە تۆ کابرا لەگەڵیش ئەم ئیلتیهاب بوو ئەم شتە بە قووەتە یەتە سەری لەگەڵ کۆرۆناکە نەجاتەوە بەس تەواو نابوو بەڵێ تەواو دکتۆر من ئێستا هاوکارانم پیان وتم یەکێک لەو برانی ئێمە بوون وڵە لە ژیانم جگەرم نەکێشاوە بەڵام یەکێک لە سیەکانم مەگەڵەنم سیلای ڕاستێتی ئەڵێ گرفتی بۆ دروست بۆ ینی گرفتی تەندروستی هەیە ئەمانە هۆکارەکەی چییە؟ خۆی ئەمە هەر کێشەی سیەکان هەر جگەرە نییە ڕاستە ئەمە لە ڕاستی ئەنواع وەشکال کێشەی کۆندامی هەناسەمان هەیە بەشێکی سەرەکی لە نەخۆشیەکانی کۆندامی هەستانە بۆ ماوەیە بۆ ماوەی بەڵێ ئەوەیە لە دایک و باوکە بۆ کەسەکە ئامێنێتەوە جاری واشە ئەو نەخۆشیە سە بۆ مەسۆی ڕەبۆ و تەنگە نەفەسی و ئەمانە بەشێکی باشی علاقی بەجگەرەوە هەیە یا کەسی جگەرەکەش ئەوانەی لە دەوروبەری جگەرەکێشن ئەوانە تووشە بن بەڵام جاری واشە علاقی بەوە نییە ینی بەجگەرەوە نییە کەسێک بۆ نمونە کرێکارێکە لەسەر بینایەکی شەکە بەردەوام تەپوتۆز ومانە چێ بە نزیک مۆلیدەیەکە بەڵام بۆ دووکەڵی مۆلیدە و بۆن و بەرامەی زۆر و یان نانەوە من ینی ئەنواع نەخۆشم هەیە نانەوانەوەیە
ئەو ئاردەی ئەو تەپوتۆزە. بەڵێت ئەو تەپۆزی ئاردوشتە ئەوە ئایبێتەوە دروست توژبوونی ئەو ڕەبوو تەنگە نەفەسیە یعنی هۆکاری تر هەیە بۆ نەخۆشیەکان بۆ هۆکاری بۆ ماوەی ژیان یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بە تایبەتی سەمۆن و نەخۆشی هەستیاریەکان ڕەبووە بەشێکی خەتای بۆ ماوەیە یعنی جاریەوە کەسە هیچ هۆکارێکی نییە کە ئەمەی بۆ دروستکە نە دوو کاڵیش گەرە هۆکاری دەرەکی نین نانە بەڵێ یعنی تو دوولایەنێ تەمان هۆکاری ناوەکی هەیە و دەرەکی ناوچەکان بۆ ماوەیەکان ئەم سێرەکەین بۆ ماوەیەکی خۆی ئەو نەخۆشیانی کە تووشی کۆندامی هەناسە ئەبێ بیبەستینەوە بە ڕۆژۆ مامۆستا شێخ فاتح کەسانێکمان هەیە ڕەبووی هەبێت لە هەست دەرەجەیەکە یان هەر جۆرە نەخۆشیەکی لە سیەکانە هەبێت لە بۆری هەوایە بێ خراپ بێ بە ڕۆژوو بێشتی وایە خۆی یەک بۆچوونی هەڵا هەیە لە ناو پزیشەکانیش و لە ناو نەخۆشەکانیش باشە هەندێک پزیشەکان نازم مە بەستە یان وا حەڵغرا خراپ حاڵی بووە لە مۆزۆعەکە ئەڵێ ئەوەی نەخۆش بوو ناوێ بە ڕۆژوو بێ ئەم بۆچوونە هەیە ئەوەی نەخۆش بوو ناوێ بە ڕۆژوو بێ من ئەڵێم لە ڕووی زانستی ئەم قسەی ڕاز نییە چکە زۆر نەخۆشی هەیە ڕۆژوو لەوانەیە سوودی لێبینەوە کەسەکە بە ڕۆژوو بێ نەک زیانی پێ بگەێنێ زۆر نەخۆشیش هەیە هیچ دەورێکی نییە ینی ڕۆژەکە ئاوا ینی زەرری لە نەقازن هیچ دەورێکی نییە هەندێک نەخۆشیش هەیە لەوانەیە زیانی هەبێ ئەگەر تۆ بە ڕۆژووی لە ڕووی زانستی ئەوانەش هەیە ینی ئەمە سێ جۆری تایبەتیە ناکرێت بە ئەمە تعمیمیکەی بڵێ وڵایەتی ئەوەی بە ڕۆژوو بوو ئەوەی نەخۆش بە ڕۆژوو نەبێشتی وان نییە لە ڕووی زانستیەوە بە تایبەتی هێستا بۆ ئەوانەی چەوری خوێنیان بەرزە شەکریان کۆنتترۆل نییە پەستانی خوێنیان بەرزە شت ئەمانە یعنی لە ڕاستیە ڕۆژوو باشە بۆیان ئەوانە تۆ نەخواردن بۆ مدەیەکی زۆر بە تایبەتیوانی جۆری دووەمی پێوتێت لە تەمەنایانی ئەوانی شەکریانێ ئەوانە نەخواردن باشە یعنی خوارەوەوانی کە شەکرەکانیان بەرزە دەوری هەیە ینی بۆ باشکردنی نەک خراپترکردنی بۆڵی سیارەکەی من هیچ نەخۆشیێکی کۆندامی هەناسە هەیە نابێ ڕۆژوو کۆندامی هەناسە ئێمە ناتوانین مەگەر نەخۆشیە درمیە قورسەکان ئێستا بۆ من ئەوەی خۆشیێکی کۆرۆنای بێن من ئەوەی کاتی کۆرۆناکە یانێکی نەخۆشی سیلمان هەیە ئێمە سیەکان ئێستاش هەیە هیچ جۆرێکی ڕەبووە نانەوەکو ڕەبووە بەس بۆ من ئەو نەخۆشیە درمە قورسانە چونکە ئەو کەسە پێویستی بەوەی خواردن خوا بردەوە نابێ بەڵێ دەرمانەکەشی لە کاتی خۆیەتی ئەنج دوایەوە خواردن و ئەوانە شتێکی گرنگە بۆی خواردن و خواردنەوە چونکە ئەبێتە هۆی دروست زیاد باشترکردنی مەناعە زاڵبوون بەڵام ئەگەر بە ڕۆژووی لەوانەیە تۆزێک ئەوە بەڵام وەکو ڕەبووە تەمان وەکو ڕەبوو ئەگەر مە لە ڕووی زانستی و سەیریکەین ڕۆژوو کاریگەریکی وای نییە لەسەر ڕۆژوو ئەوە لەسەر ڕەبووە وەکو ئەوەی کەوتمان نەزیان نەسوود پامەکە گەیشت سەبارەت بۆ پەمپەی کە هەندێک لە نەخۆشانی ڕەبوو بەکارێنن تەنگە نەفەسی ڕۆژوو ئەشکێنێ جەنابەت هەم ینی پزیشکەکەت پێ هەم شەرعەکە ڕۆژوشکێنێ ئەوەی من بینیومە و تێبینیم کردووە و ینی لە فتواکان و ئەوەشی لە ڕووی زانستیەوە من کە ینی ئەی بینم مادەکەی ڕۆژوو ناشکێنێ ئەو پەمپە بۆ چکە نەخۆراکە نە هیچ ئاویتە نە خۆراکی تیا بەس دەرمانێکی وشکە دەرمانێکی وشکە بە شێوازێک لەنا ئەو پەمپا وای لێکرد بێ بە هەڵم تۆ هەڵی مژی بچێتە سیەکان هەر ئەوە نێ هیچی تر نییە ینی نە ئاوی لەگەڵای نە خۆراکی تایە خۆراکی تیانە هیچ وزەیتیانێ بە هیچ شێوەیە بەس دەرمانێکە ئەنجا دوای ئەوەش ئێمە حتا لە ڕووی شەرعیەوە کە باسیەکە ئەڵێن ئەوەی کە بچێتە ناو جەوفەوە ها بچێتە ناو سک و مەعیدە و ڕیخۆڵەوە ئەم بۆری هەناسە خۆراک ئەم ینی ڕاستی ئەوە بۆری هەناسە زۆر ڕەبتی بە خواردنەوە نییە ینی ڕێڕەوەکەی جیاوازە لەبەرەوە ئەتوانیت لە چەند لایەنێک و بڵێ ئەمە لەوانێ من ئەوەی کەی بینم دەست ڕۆژوو ناشکێنێ ئەتوانێت پمپەکە زۆر بەڕێز دکتۆر کاوە فەرسعدون پزیشکی پسپۆڕی نەخۆشەکانی سم کۆندامی هەناسە سوپاس بۆی لەم تەوەری لەگەڵ ماوەی ئازێتمان نایماندۆمان کردی دەستخۆش بێخواکتۆر ئێمە زۆر خۆشحاڵ بووین خوا لەگەڵ بە دکتۆری بەڕێز خوا لەگەڵ بێخوا مامۆستا شێخ فاتح من بچمە لای شێف و وردە و دەتۆش خۆت بۆ دوعاکان حاضر بکەیت دوعاکەی یان ئەوەی مامۆستا وشێر جافەرانی تۆزە باش دەبا بچم بۆ لای شێف دیار یا ئەڵڵا شێف دیار شتەکانمان حاضر بوون حاضر بفەرموو سوبی قیمە بووە قیمە بوو بەڵێ با دەست پێ بکەینەوە بە سەریعی برنجەکەمان برنجی دۆلفینسی خڕ بوو جگە لە تکەنەوە کشمیشیش بۆ زیاد کرد کشمیشەکە و ئەوە موادانەی کە بەکارمان هێنا هەرمووی دۆلفیسیە جگە لە میوەکان دەبێت ڕاستە بێنە سەر زەڵاتەکە زەڵاتەکەشمانەوە وتمان بڕۆکلی بە سێو بوو باشە و لیمۆی تایە سێوی تایە سێوی سوور سێوی زەرد بۆ لیمۆ جەرگیر جەرگیری تایە بڕۆکلی تایە
بەو میوانش ڕازاندومان ئەمەش پەنیرەوەنیە بەڵێ پەنیری سوێنە پەنیری تایبەتە بە زەڵاتەوە تایبەتەوە زەڵاتە زۆر باش ئەمە ژوتمان پێگاتەکەی چی بوو سوپەکە ئەوە قیمە و بە جاترە و ڕۆزماری و ئاڵاتی ڕەش و شویتە دۆشایی تەماتی ئەمە ئی چەند کەس ینی بڵێم بۆ بەشی چەند کەسەکە بە پێوی ئەوە بەشی 6 نەفەرەکات بەشی 6 نەفەرەکە باش زەڵاتەکەمان هەردووکی یەکشتەوە نیە بەس بە دوو ستایلی جیاواز بە دوو شێوازی جوان جەم کردێتەوە دەست چاو خۆش بێ خۆشەویستان تاوان ئەوەی بینیتان ئەو خواردنانە بۆ کە شێف دیار بەو بەهاراتانی بەردەسی و بە زەیتی کاشۆ و ها بە دۆلفینسی و شەربەتی خاڵقی و شەربەتەکەشمان شەربەتی خاڵقی و ئەم بابەتانی کە سپۆنسەری بڵین بەرنامەکەمانن شتەکان ئێواران ئامادەکە شتێکی جوانن دڵنیام تامیشان ئینشەڵڵا هەر خۆشە بێ دوای ڕۆژ وشکاندن ئەگەر دەرفەت بوو تێسێکی شانەکەین ئینشاڵڵا تۆی چ نەماوە نەوەڵڵا سپاس دەکەم دەست خۆش بێ تر وردە ستۆدیۆکە بزانام چۆڵ بکەین و ئێمە حافیزە لە بینەران بکەین بۆ مامۆستا شەفاڵبانگ بە ئەو برادێکمە بوو سێ چوار ڕۆژی ڕەمەزان ڕۆشت بوو ئەو ئەڵڵاهومە بەلیغنا عید وتم چیە کۆرە وە قورئان زۆر پەرێشانە خۆیان گەێنی جەژن تۆ ژوازان وەڵی خۆیان گەێنی بە بانگیەوە زۆر باشە خۆشەویستان بەرنامەی گوڵستان بەم ئەندازەیە ئەو بڕگە و بابەتانەی کە ئەمڕۆ لە خۆی گرتبوون کۆتاییانە تەنها لە گوڵستانە تەورە گرنگەکەیە با بڵین ئەوەی کە هەموو لایەک چاوەڕێین مامۆستا شێخ فاتیح بە دوعاکانی کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆی گوڵستانێنێ تا سبێنێ ڕۆژی هینی هەموو لایەک بەخوای گەورە سپێرین لەگەڵ کاک شێف دیار ئێمە ئیشمان تەواو بوو ستۆدیۆ بۆ مامۆستا شێخ فاتیح و ئێوەش بەدڵ ئامین بکەن بۆ دوعاکان و خواتان لەگەڵ بێ دەست خۆش بە کاک دەنەیان هەموو لایەک سەرکەوتوو بن انشاءالله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله صلى الله عليه وسلم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. اللهم لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا. ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا. ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. يا ربي خوايجان ئەم نوێژ و ڕۆژ و عیبادەتانە بە چاکە بۆمان بنووسە یا رب. یا ربی خوایە ئەو نوقسانیانەی لە ڕۆژ و نوێژ و عیبادەتەکانە هەمانە یا رب نەبێتە هۆی ئەوەی کە عیبادەتەکانمان وەرگیراو نەبێت. تەوفیقمان بە و هیدایەتمان بە دامەزراومان بکە و ئیمانمان سەلامت بکە. یا ربی خوای گیان بمان خەرە سەر ئەو ڕێگەی کە باشترین عیبادەت بکەین بە شێوەیە کە لای تۆ زۆر وەرگیراو بێت. شەفاعەتمان بۆ بکە لە ڕۆژی قیامەتە. دامەزراومان بکە و ئیمانێکی کامڵمان پێ ببەخشێ. ئیلەه العالەمین ناتەواوەکانمان نوقسانیەکانمان لێی ببوورە یا رب. بە تایبەتی لە عیبادەتە ئیلەه العالەمین هەر نوقسانی و ناتەواویەکمان هەیە بۆمان جەبر بکە یا ئیلەه العالەمین. یا ربی خوای گیان دڵمان دامەزراو بکە لەسەر حەقائقی ئیمان لەسەر ڕاستیەکانی ئیمان دامەزراومان بکە یا رب تاوەکو ئیخلاسمان دەست بکەوێت. ئەگەر ئیستیقامەتمان نەبێ ئیخلاسیشمان دەست ناکەوێت. ئیستیقامەتمان پێ ببەخشە دامەزراویمان پێ ببەخشە وەرعمان پێ ببەخشە و بمان پارێزە لە حرامەکان دامان بچڵەکێنە یا رب بەرامبەر بە حرامەکان. ئیلەه العالەمین سەرکەوتومان کە بە سەر نەفسی ئەممارە بیسوئە بە سەر نەفسی خراپی خۆمانە یا رب. یا ربی گەشتی نەفسی لەوامە و نەفسی مطمئنەمان پێ بکە و دامان بمەزرێنە لەسەر نەفسی مطمئنە بە نەفسی ئیطمئنانەوە بگەڕێنەوە بە لای تۆ و عاقبەت خێریمان پێ ببەخشە. دوعای دوعاگۆیان قبول بکە یا رب. هەموو خوشکبرانی کە داوای دوعایان هەیە یا رب العالەمین بە ئێمەیان وتووە یاخود خۆیان دەست بەرزەکەنەوە یا دوعاکان لە دڵیانایە و نازانن دەری ببڕن یا احتیاجێکیان هەیە و بەڵام هەر دوعاش ناکەن. خوای گیان
تۆ خوایشی کەریم و بەڕەحم و بەبەزەیت دوعاکانمان گیرا بکە و عەفومان کە و لێمان خۆش بە هیدایەتی هەموو لایەکمان بە یا ڕەبی خوای ئەم برا ئەز و خۆشەویستانەی ئەم کەناڵە خۆشەویستەش لەگەڵ هەر شوێنێک هەر کەسێک کە خێر و چاکە بڵاوەکاتەوە یا ڕەب العالەمین سەرفرازی دنیا و قیامەتیان بکە هەر وڵاتێکی مسلمانان گیرۆدەیە بەدەست زوڵم و ستەم و کوشتار و ستەم و نەهامەتیەوە یا ڕەب العالەمین ڕزگاریان بکەم ئێمەش ڕزگار بکە لە هەموو ناخۆشیەکانی ژیان فەرحانی و خۆشی بخرە ئەم وڵاتەمان و بە دووری بگرە لە شەڕ و لە فیتنە و لە بەڵا و مصیبەت جارێکتر ئەم میلەتەمان ئاوارەی وڵاتان نەبێتەوە یا ڕەب یا ڕەبی خوایە بەسەر بەرزی بمان نشێنە و بەسەر بەرزی بمان مرێنە و بەسەر بەرزی زینومان کەرەوە لە ڕیزی عاقبەت خێرا نابین ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته خوتان لك الله